تولو. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و باینتان باش، ئاسوودە و کامەران بن. لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە پەیامی ڕۆژەوە کۆمەڵێک ورگە و بابەتی جیاوازتان پێشەژەکەن بە هاوکاری هاوکارانمان. مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. سپاس جوانە. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکان. بابەت و بڕگەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان کە دیارە تەوەری یەکەممان ئەمڕۆ 1/6 هەموو ساڵێکی وەکو ڕۆژی جیهانی منداڵان ناسێنراوە، بۆ ئەمڕۆ قسە لەسەر ڕۆژی جیهانی منداڵانەکەین و لەم ڕۆژەشا دەمانوێت زیاتر تیش بخینە سەرەوەی کە منداڵ لەم ڕۆدا پێویستی بەچی هەیە، چونکە ئەگەر سەرنجێک بخینە سەر ڕۆژێکی منداڵان بە تایبەتی لەو زروفەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستانی تێ کەوتووە، بەیانی تا ئێوارەیان یوتیوب و مۆبایلی زیرەکە یاخود لە ماڵەوە تەلەڤزیۆنە، چکە ئێستا بە ناشکری نەبێ خوێندنیش نەماوە، با بزانین ئایا منداڵ چه زوڵمێکی لێ دەکرێتەوە پێویستی بە چه جۆرە پەروەردە و میدیایەکی بە تایبەت هەیە کە ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. بەڵێزان لە تەوەری دووهەمی بەرنامەکەشمانە لەگەڵ میوانێکی پسپۆر قسە لەسەر دەرەنجامەکانی ئەو گۆڕانکاری و جوانکاریانەی کەوا لە ڕوخسار یاخود لە هەر بەشێکی جەستاکرێت لە سنتەرەکان و وەروە کلینکەکانە، ئەمانە تا چەندێک سوود بەخشن و تا چەندێک زیان بەخشن، کاریگەری باش و درێژخایەن و کورتخایەنیان وە ڕووزانیاری و ڕوونکردنەوەی زیاتر لەسەرە و بابەتانەی کەوا ئێستا کە بۆتە بابەتی ڕۆژ و وەروەها بابەتێکەوە زۆربەی کەس جۆرێک لە جۆرەکان جوانکاریەکان ئەنجام دەدەن. وەروەها ئەمڕۆ وەک ئاماژەمان پێک ڕۆژی جیهانی مناڵانە کۆمەڵێک چالاکی لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت لە ڕێگەی دانێرانمەوە بۆتان دەگوازین و بزانینە و چالاکیان چین تا چەند پێوەستن بە خودی مناڵانەوە و چالاکیەکان جێگەی خۆیان دەگرێت و مناڵان بەگشتی سوودمەند دەبن تێدا کە جیاواز لەمەوە کە میشە دەستپێک بە پێشبینیەکانی کەش و هەوا لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان دەست پێ دەکەین. بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵان 1/6 کۆنسێرتێکی سرود و گۆرانی بۆ منداڵە چاوگەشەکان ساز دەکرێت کە بۆ یەکەم جار سرود و گۆرانی نوێ پێشکەش دەکرێت لەلایەن کۆمەڵێک هونەرمەندی دەنخۆش. لە کۆنسێرتەکەدا دکتۆر سادق حەمەغەریب سەرگەتی مامۆستای زانکۆ بابەتێکی بەهێز پێشکەشی دایک و باوکان دەکات لەسەر چۆنێتی پەروەردەکردنی منداڵەکانتان بە شێوەیەکی تەندروست لە ژێر ناونیشانی پەروەردەی منداڵ لە زەمەنی جیهانگیریدا. کۆنسێرتەکە ڕۆژی سێشەممە 1/6/2021 کاتژمێر 4:30 ئێوارە بەڕێوە دەچێت. شوێن هەولێر شەقامی کۆیە، هۆڵی ڕاستی، تەنیشت پارکی کانیاو. هاتن بۆ هەمووانە. من مناڵم وردی لا ناکەی ماڵم بچکۆلانە و خێرتنم ئێسک سووک و گوتنم گێڕایەڵم بۆ دایکم وەک مامۆستایە هەمیشە دەم بەخاندام بۆ گشتارێ ئامادەم یاری زۆر خۆش دەزانم لەگەڵ خوشک و براکانم پێکەوە یاری دەکەم.
بەڵازیزان و کاماژەمان پێکرد تەوریەکەمان قسەکردنە لەسەر ڕۆژی گیانی منداڵان و بەتابەتی لەم کاتە بابزانی منداڵ پێویستی بە چه جۆرە لەو هەموو فەراغی کە هەیەی چه جۆرە پڕکردنەوەیەکە و کاماژەم پێکرد بەیانی ئەگەر ڕۆژێک یا 24 کاتژمێری مناڵ لە یەک بدەینەوە بزانین بەڕاستی چه ستەم و زۆڵمێک لە مناڵانمان دەکەین لەسەرم بابەتە میوانداری بەڕێز ئارام حەسەن ئامادەکاری بەرنامەی تایبەت بە منداڵان لە رادیۆ تیڤیەکان دەکەین کە دیارە مادام سەرکارێکی زۆری لەگەڵ منداڵاندا هەیە بە دڵنیاییەوە ڕنگ ئەوانەی کە سەرکاریان هەیە لەگەڵ منداڵانە زیاتر لە منداڵان تێدەگەن کاگەرم زۆر سپاس بەخێر بێت. بەخێر بێ. 24 کاتژمێری زروفی ئەم ڕووی مناڵان لە هەرێمی کوردستان ئەگەر لە یەک بدەینەوە خۆمانەزانین دەرگای قوتابخانەکانی شۆنە چه فەراغێکیان هەیە با لە فەراغەکانیانەوە دەست پێ بکەین. بەنای خۆی بەخشندە و میێرەبان پێشەکی زۆر سوپاسانەکەم و هەروەکو بڵاوە پیرۆزبای ئەم ڕۆژەش لە مناڵە چاوگەشەکانەکەین کە ڕۆژێکە و تایبەت کراوە بە مناڵان لەلایەن ئومەمی متحیدەوە کراوەتە ڕۆژێکی جیانی ئەوەی ڕاستی بێ مناڵ ئەو 24 ساعتی ئەوەی ئێستا ئەیبینین یعنی حساب کە ڕەنگە بڵێ 12 ساعتی بەخەبەر بێ لە ئەنجامیشی لە ئەنجامی ئەم هەموو ڕاگەیان جۆرا و جۆرە لە ئەنجامی ئەم کارتێکردنی ڕاگەیانەکان یعنی بەبێ حسابکردن بۆ کاتی مناڵ بۆ کاتی خەوتنی بۆ کاتی خواردنی بۆ کاتی یاریکردنی بۆ کاتی ئیسراحەتی یعنی ناکرێ کەناڵێکە بێ 24 ساعت تایبەت بێ بە مناڵەوە ئەو 24 ساعتەش هەبێ ئەبینی قلەقلە کەناڵەکان شتێک پێشانەدا گیاندارێک شتێک کە لە سەعادەی شەوە ئەو گیاندارە خەوتووە ئەمە شتێ باشە بەڵام ئایا مناڵەکان بە قسەیەکەن ئایا دایک و باوک بە مناڵەکان ئەڵێ کوڕم ئەوە خەوتووە ئێوەش بخەون بێگومان من وا نابین زۆر باشکاتە فەراغەکان چی وچین کە بۆ مناڵم ڕۆ دروست بوون فەراغەکان یەکەم ئەو فەراغەیە کە دایک و باوک بۆی دروستەکە بۆی ئایپادێ بەوەی مۆبایلی بۆی شتێکی بۆ کڕێ مەشغوڵی کاتە ئەوە کە مەشغوڵی کردە ئەوە بۆ ئەوە بێتە فەراغ و بۆ خۆشیان بە حساب فەراغە بەڵام لە نەتیجەیە ئەو مناڵە ئەوای لێ دێ تووشی کەم خەویە بێ تووشی چاو ئێشا بێ تووشی پشت ئێشا بێ جار تووشی قەڵەویە بێ بە بۆنی ئەوەی ناجوڵێ یعنی من پێم سەیرە مناڵێک تااقەتی هەیە 3 ساعت بە دیار ئایپادێکەوە بێ جوڵە نەکا بەڵام ناتوانێت دایک و باوکیە کە سوکاری هانی نادا بچێ وەرزشکە خۆی بە عەمەلی نەکرد لەو شوێنە ئەمڕاوە حەبکە و هیچ ئیسفادەیەکیش نەکە کەواتە کاگارام ئەوەندەی سەرکارت لەگەڵ مناڵان جیهانی مناڵ هەیە لە ئەمڕۆی کوردستانە ئەمڕۆی ئێستا ئێمە تێدان بەبوون و وجودی ئەم هەموو تەکنۆلۆژیا و کەرەستانی مەشغوڵکردنی مناڵانی هەرێمی کوردستان لە ئەگەری لە ناو پەروەردەیەکی دروستان یا خۆت بە پێچوانەوە چۆن گەورەکان و تەواوی کۆمەلگا سەر لەبەری لێ شێواوە ئێستا پەروەردەی مناڵانی شێواوە یاخود ئەوەی ئێستا ئەبینرێ و ئەگوزارێت لە هەرێمی کوردستان لە خانەوادەکان و پەروەردەی مناڵانە کێشەوەگرفتی تایە یاخود نەخێر شتێکی ئاسایی هیچ کێشەی نییە کێشەوەگرفتی زۆری تایە زۆر شێوێنراوە یعنی جگە لە هەنێ کەناڵ کە بڵێن دڵسۆزن وەکو ئەو کەناڵانەی کە ئەیانەوێ فریای مناڵکەون ئەیانەوێ فریای جیلی داهاتووکەون ئەجینا کەناڵتر سەری لە مناڵ شێوانەوە کەناڵتر نایڵێ مناڵ ئیسراحەتکە نایڵێ مناڵ بخەوێ یعنی هەنێک کەناڵ هەیە ئەو کەناڵانەی کە بڵین خەڵکانێک وەکو بازرگانیەک بەکارهێن ئیتر بە مناڵەوە بێ بە شترەوە بێ وایان لە مناڵ کردو سەریان لێ شێواندووە نەخەوی خەوەنە ئیسراحەتی ئیسراحەتە نەیاری یاریە ئەگەر بینی بێتان لە ماوە لە تۆڕە کۆمەڵغەوایەتەکان مناڵێک وەکو گەورە گۆرانیەوت ئێمە یعنی چی ئەمە یعنی ئەم تۆڕە کۆمەڵایەتی و ئەم ڕاگەیانە لەگەڵ ڕێز نابۆ ڕاگەیانە باشەکان ئەم ڕاگەیانە نابەرپرسەکان بەراەتی مناڵیان لەو مناڵە سندۆتەوە و مناڵە چاو لە گەوراکە نازام ئێوە بینیتانیانە هەڕێک وەکو گەورە گۆرانیەڵێ گۆرانی گەورە شەڵێ ینی ئەمە ئەم مناڵە مناڵی خۆی لە دەستداوە زۆر باشە لە میدیاکان مافی مناڵ پارێزراوە یا مافدراوە بە منداڵ بەس نووسراوی سەر کاغەز و یان وتەی سەر تەلەڤیزۆنەکانە ئەینا مناڵ بۆ لێرە ئەم هەموو ئامێرە ئەبینین بۆ مناڵ هەیە کە هەمووی ئامێرێک لە کۆتاییە مناڵێکی شەڕەنگێز دروستەکە کە ئەبێتە گەنج و دوای بێتە هەرزەکار و دوای بێتە پیاو یعنی
هیچ معقولیەتێکی تیان نیە من چەک و شتە بینم خۆتان گەل لە بازار بینی بێتان چەکی مناڵانە بیکەسیم بینیوە قەناسم بینیوە ئەرپیجیم بینیوە هی مناڵان بە باغە کراوە ئێمە مناڵە بە باغایی بەکارێنێ گەورە بوو بازار کراوەیە لە بەردەسا خۆتان زان کوردستان بازاری چەکی ئەتیادیە هەنی هیچ سانسۆرێکی لەسەر نییە گەورە بوو ئەوە کرد و تاقیکاتەوە کەواتە ئەرکی دایک و باوکان یاخود لایانی پەیوەندیدار ئێستاکە چییە کە بتوانن لەم جەنجاڵیە مناڵ تۆزێک بێنەوە کەنارێکی ئارام لەو هەموو با بڵێن هێزەی کەوا هەیە بۆ بە خراپکردنی منداڵەکە لە کەرەستە یاریکردنەکانی و بگەڕێ گۆڕاوە بۆ چەک لە شاشەکان باستکرد میدیاکان هەمووی بەرپرسانە مامەڵ ناکەن ئەمانە ئەبێ دایک و باوک لایەنە پەیوەندیدارەکان یانێ بە چی بکرێم بۆ مناڵان دایک و باوک وەکتر هەرمانوە بە مناڵە بەڵام ئێستا بێت زیاتر خۆی مانووکە یعنی هەنێ دایک و باوکە بینین گوێ لێ نییە وەکو وتمان ئایپادێکەدا دەستەوەی تەوێ کات بکوژێ و خۆشی مەژغوڵ شێتەوە بێ نابێ بکە بێت زیاتر ئاگای لێبێ ئەبێ نەهێڵە سێەوە کەناڵانەکەن ئەبێ بە قسەی نەکە ئەو جۆرە چەک و شتانیان بۆ نەکڕێت کە یعنی لە کۆتایە ئەیان کاتە کەسانێکی شەڕەنگێژ و ئاژاوەچی زۆر باشە ئەمڕۆ ڕۆژی گیانی مناڵانە پێویستە لەم ڕۆیەدا چی بکەین واللهی عادەتەن وەکو ئەو خەڵکانەی تر بکەین هەگەر هەر بە ڕۆژێ بەڕێکەین وەکە وایە هیچمان نەکرد بێ ڕاستە بخینە سەر دیێڕی تازە و دەست پێ بکەین بەڵێ من لەگەڵ برادێکا قسەمە کرد ئەموت پێویستە لە ڕەوزەوە ئەگەرمانێ ئەم خەڵکە چاکەین لە ڕەوزەوە دەست پێ بکەینەوە یعنی باخچەی ساوایان وتی وەڵاوان نیە وتم چۆن وتی ئەگەر هەر ئەمانە لەگەڵ ڕێزما بۆ کەسە باشەکە وتی ئەگەر هەر ئەمانە مامۆسایان من نەروانە دروستە وتی بێ لە مامۆساکانیان و دەست پێ بکەین یعنی بێ مامۆسایشیان بۆ هاورد دەکەین مامۆسای چاک اینجاکانە مناڵ لە ڕەوزەوە دەست پێ بکات و یعنی دەست لەم جیلە بشۆری بەڵام کاگەرم مامۆستاکەش گوناهی چییە لە بارەدۆخێک کە ڕەنگە ئەوەندە خەمی گیرفانی و خۆشی کە خاوەنی مناڵێک کە ڕەنگە تێرکردنی مناڵەکەی و یەک دنیا معانات و قەرز و دنیای کێشۆ گرفتی ئابووری وەروە لەم کۆڵم ڕۆژەیە هەیە ڕەنگە ئەوەندەش فریانەکەوێ هەر خودی خۆی پەروەردە کاتەوە بۆی مناڵەکەی خۆشی و مناڵی خەڵکی تریش پەروەردەکە یانە ئێمە ئیشی حکوومەت نییە بە مؤسسەی بێئیتر بڕیارێکی قاتع با مناڵێکی ئێستا 6 ساڵە 12 ساڵی تر 18 ساڵە و ڕەنگە مافی دەنگدانی هەیە و مافی گەنجێکی کامڵی تر ئەو جیلی کۆمەلگا و ئەو بەهێزی کۆمەلگایانی ئەمە ئیشی مؤسسەکان نییە زۆر تەواو ئیشی یەکەم شت ئیشی دەسەڵاتە ئەگەر بێوێ جیلێکی باش پەروەردەکە بەڵام دەسەڵاتۆکۆ بینین خۆت باست کرد یعنی خەڵکی وا مەشغوڵ کردووە هەنێک کەس بڕواکەن هەنێک کەسە بۆ مناڵی زۆر بۆ تێتی ناو مناڵەکان هەمووی نازان بە تەواوەتی ئیتر لەکوێ فریای پەروەردەکردنیانەکەوێت یەکەم شت دەسەڵات ئەگەر بێوێ چاکی کا ئەتوانێت چاکیکا مەبەستی بێ ئەگەر مەبەستیشی نەبێ وەک ئەسەی لێ دەرەچێت کە ئەیبینین یعنی ئێمە ناشبێ وەکو مسلمان نابێ وا حسابکەین دنیا کاول بووە دنیا کاول نەبوو هێشتا شتی باش ماوە بەڵام خراپەکە زۆرترە خراپەکە زیاترە خراپەکە زەقترە خراپەکەش دەسەڵات لەگەڵایەتی زۆر باشە ئەوە بۆ 2 ساڵە ڕوا وەک خۆت ئاماژت پێکرد ڕەوزەیە باخچی ساوایان ئەساسە بەڵام داخراوە پۆلیەکەکانەوە تەنها سەرەتایی بەگشتیەوە دەوام نییە دەوامەکرد ئەم ساڵیش کردویان ئایا داخستنی دەرگای قوتابخانەکان چه سیستەمێکە لە مناڵان کراوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی فێربوونەوە واللهی ئیتر سیستەمێکی ئەساسیە وەکو وایە ئەگەر بیانوێ بینایەک دروستکەن ئەساسی نەبێ هەر زەقەی ڕووخا ڕووخی یعنی ئەوە سیستەمێکی گەورەیە ئەتر هەرچ کەسێ کرد بێتی یعنی سیرەکەین کەسە دڵسوخزەکان وەکو دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی کەس گوێی بۆ ڕاناندرێ وەکو لای ئێمە هەیە دکتۆر مولکۆ ئەسعەد مامۆستا ماجید یعنی کەسێکی دڵسۆزە لە کات خۆی ئەگرێ هەفتانە یا 2 هەفتە جارێک کۆڕ و سیمینار بۆ مناڵان و دایک مناڵان و بڵین باوکی مناڵان سازەکە یعنی زۆر بە گەرمی نایان بەدەمێەوە ئیتر یعنی ئەبێ بە هەمومانەوە چاچکەین مامۆستا ئارام ینی کە میدیایەک هەبوو نابەرپرسانە و لە کاتی نەگونجا و لە درەنگ وەختا بەرنامەی بۆ مناڵ پێشکەش کرد دەبێ میدیایەکیش هەبێ میدیا بە میدیا وەڵام درێتەوە بە کۆمەڵک پرۆگرامەوە لە کاتی گونجا و لە بەیانی و لە نیوەڕۆیا لە ئێوەران بۆ مناڵەکان بەرنامە پێشکەشکاوە تا
فراغەکە لە چییە لەوەی کە میدیایەک تایبەت نییە بۆ مناڵان یاخود بڕگەیەک تایبەت بە مناڵان یاخود سنتەرەکان و ناوەندە زانستیەکان و ئەوانەی کە خەمی خەڵکن ڕێکخراوەکانی مناڵان فراغیان هەیەیان ێستا مناڵێک بۆ منە دایک و باوکێکیانی لە ماڵەوە ڕەنگە خۆیان خوێنەوار نەبن زۆر مناڵەکەیان پەروەردەکەن لە هەنێ بابەتە تەلەڤیزیۆنەکەش بەخۆوان پێشکەشی ناکەن شاشەکە لە ماڵەکەی چی بکەن یان ئەبێ فراغەکە لە چیایە یان ئەبێ چی بکرێ بە هیچنا لە ڕۆژی مناڵانە ئێمە درک بە شتێک بکەین بڵین ئەمە بۆ مناڵان بکرێ یاخود ئەمە گونجاوە بیکرێ یعنی خەڵک چی بکە ڕێکخراوەکان نایزانن ئەیزان و نایکەن بابەتەکە چۆنە ینی ئەیزانن بەڵام یعنی کارێکی ویان کردو هەموو شتێ بۆ نمونە کابرا لە بازاڕۆ دێتە ئێرە تێچوونی هەیە تێچوونی ئابووری ئەبێ کەسێک ئەو ئابووریە بگرێتە ئەستۆ کۆیان کاتەوە کۆڕێک سمینارێک وەکوتم هەر لە دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی و هەر لە دکتۆر ملکۆوە هەر لە ئەو کەسانی کە بەدڵسۆزیان بین و کەناڵیان داناوە خزمەت مناڵانەکە ئەوانە ناکە بڵین هەر مناڵانە بەڵام خزمەت بە مناڵان ناکە و یعنی شتێک پێشانەدا کە مناڵ والەیەکە بۆ نمونە ئەفلام کارتۆنێکە کەسێک ئەمرێ و زنووە بێتەوە ئەمە زەربەیە لە مناڵێدا لە مێشکی مناڵێدا ڕەنگە ئەو مناڵە ئەو شتە تاقی کاتەوە کە تاقی کردەوە ئەو کاتە ئەو کەسە زنوو نابێت و کێشەیەکی گەورە دروستە بێ بۆیە چاکتر وایە بە هەمومان چاچکەین بەڵام ئەبێ کەسێکە بێ لە ڕووی ئابووریەوە دەستی هەمووی بگرێ زۆر باشە کەواتە ئەوەی کە لە میدیا لە ڕاگەیاندن لە چاپەمەنی کەس لە فکر و خەیاڵی مناڵانە نییە وەکو پێویست چه زەربەیەکی لە مناڵان داوە وەڵایی زەربەکە ئەوەیە ئیترەوە تا یعنی گرنگی بە شتە باشەکان نادەن لە خوێندنەوە لە وەرزشەوە لە خواردنی تەندروستەوە یعنی تۆ سیرەکەی لە یەک لاوە نییە ئەو زەربەی لە مناڵە درێ فەرمو ئەو جۆرە خواردنانی ئەدرێتە مناڵ یعنی من بینیومە نقڵ لەسەر شێوەی جگەرە دروست کراوە بۆ مناڵ ینی ئەمە چی سوودێک بە مناڵەگەینی ڕاستە شیرینە بەڵام ئەمە فێری جگەرە کێشانێکە یعنی ئەبێ من بۆ خۆم وەکو فرۆشیارێک لای خۆم هەست بۆکەم ئەوە نەفرۆش کەسێکی تر وەک بازرگان لای خۆی هەست بۆ بەرپرسیارەتی بکە ئەوە نەهێنێ کە حکوومەت ڕێگری نییە ئێمە ئەبێ خۆمان هەست بە بەرپرسیارەتی بکەین کەواتە کاکە ئارام یەکێک لە گرنگترین شتەکان پەروەردەی مناڵانە وەک باسی شتێکی پەروەردەی مناڵان ئێساکە یعنی ئەبێ هەمومان هاوکار بین یان هەمووی بە یەک دەست و لە ئەگەری پەروەردە نەکردنی جیلێکی مناڵ داهاتووی ئەم مناڵانە چی لێ بەسەردێ ئەگەری ئومێدیان لێ یەکرێ بەرەو باشەڕۆنی یاخود بە پێچوانەوە سەرلەبەری کۆمەڵگاش لەگەڵ خۆیان تێگەدەن ئێستا مناڵێک بە پەروەردە نەکراوی ئەمە گەورە بکەین وەڵاهی وەکوتم وەکو مسلمانە بێ متەفائیل و گەشبین بین بەڵام سەیرەکەی کە تۆ ئاوا گەورە بووە ئومێدی ئەوە ناکەی خێری لێ بدینیت و خێر بداتەوە نە بۆ خۆی نە بۆ ماڵ و مناڵی نە بۆ کۆمەڵگەکەشی زۆر باشە تەکنۆلۆژیا بە تایبەتی موبایلی زیرەکی یوتیوب ئایپاد هەمووەمانە چەندە زیانیان بەر منداڵ داوەوە کێ بەرپرسە لەمەیە دایک و باوکو قوتابخانە مامۆستا میدیاکان بەگشتی هەمووی بەشی خۆی بەرپرسیارەتی بەرەکەوێ بەڵام زیاتر کە شتەکە بە زۆر نەیاندنیە زیاتر دایک و باوک ئەتوانێ بۆی نەکڕێ ئەتوانێ بۆشی کڕی کات و ماوەیەکی بۆدانی بڵێ لەو ماوە زیاتر بەکاری ناهێن جارێ ئەو مەکتەب کرایە و ئەو شتانە ئەبێ هەڵی گری یعنی ئەوەی تایە شتەکە ئیجباری نییە بەڵام زیاتر هەڵخەڵە تێنەرە زیاتر مناڵ چاو لێکەریەکە ئەچێ بۆ میوانی بۆ منە ئەیبینێ بەدەست مناڵی خانە خوێکەوە ئەمیش داوایە کاڵێدای لەوم بۆ بکڕەبەوە لەوم بۆ بکڕە باوکو دایکیش بە سۆز و عەتفە بەرامبەر مناڵەکەی مەجبور بۆ یەکڕەکە چین کە مناڵ لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا ئایپاد و موبایلی زیرەک و ئەمانە بەر منداڵەکەوێت زیانی تەندروستی بەرەکەوێ زیانی ئابووری بەر دایک و باوکێکەوێ زیانی گەشەکردن کە گەشە ناکە عەقڵی هەر لەو تایمە ئەوەستێ ئەم زیانانی بەرەکەوێ زیانی کاتکوشتن زیانی نەخەوتن یعنی جۆرا و جۆرە زیانە مامۆسارام ئەگەر بچینە سەر باسی منهەجی پەروەردە بەتایبەت لە پۆلی توانین بڵین یەک تا پۆلی 6 تا هەر مناڵەکە 12 ساڵە لە تەمەنی مناڵی بە پێی ستانداردی جیهانی دەرنەچووە لەم مەرحەلەیە یعنی من سەیری منهەجەکانی پەروەردەم کردو کۆمەڵێک بابەتەیە کە زۆر گرنگن هەر تێیدا نییە بۆ
بۆنمونە ژینگە دۆستی یانی لە بەدەی ڕێک نەنووسراوە ماڵ خوێندکارەکان مەسەڵەن دیمەنێک ڕوێنەیەک کە شەخەڵەکە هەڵبگرێتەوە بۆ ناو سەلەی زوباڵەیەک یاخۆت پاراستنی نیشتیماندا درەخت ئەمانە ئەم جۆرە لە ئێهمالکردنی پەروەردەی ئەساسی مناڵ لە ژینگە دۆستی لە هاوڕێ دۆستی لەمانە یعنی بەس فێرەکرێت پەروەردە لەگەڵ فێرکردن جیاوازە بێ پەروەردەیی ینی کۆمەڵگەکەمان هەڵناوەشێنێتەوە مامۆستایانی بێگومان یعنی تۆ سێر ئەو وڵاتانە کە ئیتر بە خۆیان ئەڵێن پێشکەوت و بەڵام زیاتر بازرگانین بۆ خۆیان سەڵی خۆڵ دروست دەکەن بۆ مناڵ کە ئەشیاکەی تێکرد سەد لە خۆڵەکە ئۆتۆماتیکیان پێڵە سانکی و یا پێڵە سوپاس تێگەی بۆ زمانی خۆیان ئەوان ئاو فێرەکەن بەڵام چی بۆ ئێمانێر وەکوتم ئەو چەکە باغانە و تەرەقە و یاری ئاگرین و ئەو شتانە ئێمە ئەبێ هەست بۆ بەرپرسیارەتێ بکەین اینجا مەسەلەی دارادووداریدی لەگەڵ ڕێزمە بۆ کەسێک کە نووسی شتێکی جوانی نووسی هەمومان زۆر بەمان ئەوانەی بەتەمەنن لەوە دەستمان پێکرد بەڵام بە ئەوە بێدارا کە خواردنەکەی خوارد پاشمای خواردنەکەی کاتتەنەکەی خۆڵەکەەوە بە ئاوا بێ با ئەوە بێدارا کە دەستی کردە ناخواردن بیسمیلا ئەڵێ با ئەوە بێ کە دارا لە خواردن لێ بۆ ئەلحەمدولیلا ئەڵێ با ئەوە بێ کە دارا پێش ئەوەی دەستکاتە خواردن دەست و دەموچایەشوە دوای ئەوە کە بسمیلای وتونانی خوارد و ئەلحەمدولیلا هەم دەست و دەموچاوێشوات و هەم سوپاسی دایکێکە ئەم سوپاسی ئەوەکە کە خواردنەکەی بۆ ئامادەکە بە ئەمانی تیابێ منهەج ئەگەر ئەمانی تیابوو ئۆتۆماتیکیان کابرا لەگەڵا پەروەردابی و لەگەڵا گەورا بێت و ئەبێتە کەسێکی سوود بەخش ئەمە منهەج بەدڵمان نییە وەکو پێویست بەڵام ئایا ئەو ناوەند و ڕێکخراوانەی کە هەن ئێستا زۆر جار دەبینی خولی تایبەت بە فێرکاریە جیاوازەکانی مناڵان دەکەنەوە تا چۆن دەمانە توانیویانەوە فراخانی مناڵ پڕکەنەوە سوود بەخش بن بۆ پەروەردە و فێرکردنی مناڵان چونکە لە بەرامبەردا مەبلەغێک لە مناڵ یا دایک و باوکی مناڵ وەردەگرن کە خول و دەوراتانە دەکەنەوە بەڵێ هەنێکی هەمووی نایانی ئەمە قەت من عادەتم نییە بە عام قسە بکەم هەمووی تاوانبار بکەم هەنێکی بازرگانیە هەنێکی کابرا بۆ نمونە ئەو 15,000 ئەو 20,000 وەرەگرێ و ئاعتیادی شتەکەی خۆیڵێتەوە مناڵ فێر بێ فێر نەبێ کێشەی نییە بەڵام ئێمە لە کوردستانە بینین سنتەری نووری حکمە هەیە بەڕاستی ئەوەی من ئەیبینم لە چەمچەماڵ لای ئێمە دڵسۆزن ینی مناڵەکان ئیجبارەکەن کە فێر بن مناڵەکان ناچارەکەن کە فێر بن یعنی مناڵەکان قەنەعەت پێکەن کە فێر بن هەستی شەکەم یعنی زۆر مناڵەکانیش بەدەمیانەوە دێت لە کات وەختا ئامادا بن لە کات وەختا ڕۆنەوە بەڵام زیرەکیەکی ئەو بەڕێزانی کە ئەوێ بەڕێوە بن ئەوەی ڕەبتیان لەگەڵ دایک و باوکیانە هەیە بە تەلەفۆن ینی ئەو ڕەبتە نەبێ مناڵەکە توانێ بێت تا نزیک ئەو شوێنە بێت و وەک جارانی مەکتەب خەڵکە بوو تەلەبەی بەعزێکی هەمووی لاسار هەبوو تا مەکتەب و کتابەکانی هێنا بەڵام ناچۆ ژوورە و دوای مەکتەب ئەڕۆشتەوە بۆ ماڵ و ئەشیوت مەکتەب کردووە کەسیش لی ناپرسیەوە کەسیش نەیەزانی چۆ یانە چۆ بە تایبەتی کە سوکاری بەڵام ئەمان تەلەفۆن بۆ دایک و باوکیانەکەن ئەمڕۆ نهات ئایا خۆتان نەتان هەردووە یا هاتوو نەگەیشتۆتە لای ئێمە ئاوە باشە زۆر باش کاتە مامۆستا لەو دەرفەتەکەمەی ماوەمانە بازیاتر لەسەر لە ڕۆژی جیهانی مناڵان پەیامت بۆ دایک و باوکان لێرەوە ئەو ئەزمونەی هەتە لە ناو مناڵانە ڕەنگە درکت بە کۆمەڵێک بابەت کرد بێ دایک و باوکێک سەرقاڵیان بەژیانەوە ڕەنگە ئەوە نەزانن یان ئاستی خوێنەواری وشیاریان ئەوەندە نەبێ یان پەیامێک و داوایەک بۆ لایەنە پەیوەندیدارەکان بەتایبەت بۆ سنتەرانەی بنوونە سنتەری حکمە کە چەندێک پاڵپشتی و گرنگی زیاتر بۆ بابەتی مناڵاندا لە ڕۆژی جیهانی مناڵانە چ پەیامێک هەیە تەوێت چی بڵێ وەڵی پەیام ئەوەیە مادەم ئێمە بینیومانە ئاوا ئیشیان جوانە سنتەری نووری حکمە قەیچێکە خۆ با ئەوانیش خەڵک هاوکاریان بێ بتوان کەناڵێکی ڕاگەیاندندانین تایبەت بە خۆیان لەوێەوە چالاکیەکانی خۆشیان پەخشەکەن لەوێ شۆچیتریشان بێ ئەتوانن ڕایگەێنن یعنی مەقسەدم ئەوەیە زیاتر خەڵک دەستباریان بێ کەسێکی خواپێدا و بۆ نمونە بتوانێ بڵێ من زەمانەت و کەفالەتی ساڵێکی تێچووی ئەو کەناڵە ئەەکەم یەکێتر دوای ئەو بڵێ ساڵێتر یەکێتر دوای ئەو بڵێ ساڵێتر بۆ ئەوانە بێتە سەدەقە جاریە بۆ ئێمەش ئەبێتە خێر و بەرەکەت زۆر باشە کارم زۆر سپاس دەکەین سپاس لەوەی کە ئەمڕۆ میوانی ئەمە بوویت زۆر سپاسەکەین سپاس بۆ وتەجوانەکانە مامۆستا زۆر سپاس زۆر گەورە پاداشتێن لای سەلامت بێ بەڵا عزیزان خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و پاش ناوبڕەکە دێژە بە بڕگە و بابەتەکانی دیکەی پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بمێننەوە
بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵان 1/6 کۆنسێرتێکی سرود و گۆرانی بۆ منداڵە چاوگەشەکان ساز دەکرێت کە بۆ یەکەم جار سرود و گۆرانی نوێ پێشکەش دەکرێت لەلایەن کۆمەڵێک هونەرمەندی دەنگخۆش. لە کۆنسێرتەکەدا دکتۆر سادق حەمەغەریب سەرگەتی مامۆستای زانکۆ بابەتێکی بەهێز پێشکەشی دایک و باوکان دەکات لەسەر چۆنێتی پەروەردەکردنی منداڵەکانتان بە شێوەیەکی تەندروست لە ژێر ناونیشانی پەروەردەی منداڵ لە زەمەنی جیهانگیریدا. کۆنسێرتەکە ڕۆژی سێشەممە 1/6/2021 کاتژمێر 4:30 ئێوارە بەڕێوە دەچێت. شوێن هەولێر شەقامی کۆیە هۆڵی ڕاستی تەنیشت پارکی کانیاو. هاتن بۆ هەمووانە مناڵم وردی لا ناکەی ماڵم بچکۆلانە و خێرتنم ئێسک سووک و گوتنم گێڕایەڵم بۆ دایە دایکم وەک مامۆستایە هەمیشە دەم بخاندام بۆ گشتارێ ئامادەم یاری زۆر خۆش دەزانم لەگەڵ خوشک و براکانم پێکەوە یاری دەکەم. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان؟ بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە. هەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگاکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان وەک لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمانە باسمان کرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە لەلایەن با بڵێن تەواوی ڕێکخراوە جیهانیەکانەوە ڕۆژی 1/6 بە ڕۆژی جیهانی مناڵان لێم ڕۆژەیە کۆمەڵێک چالاکی یەکرێت کە بێتیان لە هۆشیارکردنەوەی دایکان و باوکان گرنگیدان بە پەروەردەی مناڵان و هەروەها دانانی کۆمەڵێک پرۆگرام و بەرنامە چ لە نووسینەوەکان بێت چ لە بینراوەکان بێ بۆی مناڵان بە پەروەردەیەکی باشتر بتوانن مناڵەکان پەروەردە بکرێن و لە هەرێمی کوردستانی ژەلال بەداخەوە پەروەردەی مناڵانمان لە بەردەم مەترسیایە چکە سیستەمی پەروەردە تۆزێک کێشە و گرفتی هەیە وەروای ئومێ دەکەین چاک بێ بۆیە بم شێوەی لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ڕۆژی جیهانی مناڵان نەکرێتەوە بڵێ جەلال لە پارێزگای هەڵەبجە پێم وا بێ کۆمەڵێک چالاکیمان هەیە کە لە شار و شارۆچکان بەڕێوە دەچێت ئەمڕۆ لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر و هەروەها لە چەمچەماڵیش چالاکی جۆرە جۆرمان هەیە بۆیە لە ڕێگەی پامێرەکانمانەوە ئێمە چالاکیەکانتان بۆ دەگوازینەوە سەرەتا دەچینە هەڵەبجە لای پامێرمان سامان فەتەح ئەگەر ئامادە بێ سامان سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش زانیاریەکان بەگشتی لە هەڵەبجە چین و بە تایبەتی ئەو چالاکیی کە تایبەتە بە ڕۆژی ژیانی مناڵانەوە ئەگەر بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە فەرموو. سامان ئەگەر گوێت لێمە دووبارە سڵاوت لێبێت فەرموو زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە و بە تایبەتی ئەو چالاکی کە تایبەتە بە ڕۆژی ژیانی مناڵانەوە بیگوازیتەوە بۆمان بۆی بۆ ئێمە بینەران بزانین ئەمڕۆ لە هەڵەبجە چ باسە. سامان جارێ سەرقام بڵێ دیارە دیمەنەکانی هاوکارمان سامان دەگاتە لای ئێمە بەڵام دەنگی ئێمە ناگاتە ئێمە سامان گیان سڵاو لێبێ و زانیاریەکان لای تۆ چین؟ ڕۆژی جیهانی مناڵانە کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچن ئێستا لە باخی گشتی ڕێکخراوێک دیاری و بەسەر مناڵانی خاوەن پێداویستی دایمەت و مناڵانی پێسەرپەرش دابش دەکا وەک دەبینین لە پشتی منەوە لێرە ئامادەکاری کراوە بۆی کە دیاری بەسەر مناڵانی خاوەن پێداویستی تایبەت وە مناڵانی بێسەرپەرش لێرە کە ژمارەیەک لە مناڵان لێرە ئامادەن دیاریەکان دابەشبکەکە سەرکۆ ئەمڕۆ چیەکەن بۆ مناڵان چیان پێشکەشەکەن پێشەکی پیرۆزبایی ڕۆژی جیهانی مناڵان لە تاوی مناڵانی کوردستانەکەین ئەمڕۆ بەبەخشینەوەی ئەم دیاریانە دڵی مناڵان خۆشەکەین بەڕاستی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە توانیمان بە هەزارەها دیاری دابش بکەین بەسەر مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و مناڵانی بێسەرپەرشتە بۆ هەموو مناڵانی کوردستان ئەوەی کە ئەو مناڵانی کە ئەمڕۆ سوودمەندە من لەو دیاریانە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و بێسەرپەرشتە زیاترەگرێتەوە بەڵێ مناڵانی خاوەن پێداویستی و بێسەرپەرشت و هەنێ مناڵی فەقیریشی تایە بەڕاستی ئەو شتانی کە پیانەدەن چین ئەو شتانە لە عابێ مناڵانە فڵچی دەمودانە سابوونە لە ناو سنووقێکی بشکوە هاوشێوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چۆن ساڵانە دڵی مناڵان خۆشەکە ئێمەش بە هەمان شێوە لە ماوەی توانیمانە دڵی هەزارەها مناڵ خۆش بکەین بەبێ جیاوازی. بەڵێ لە سەرتاسەری جانم ڕۆژی جیهانی مناڵانە و لە هەرێمی کوردستانیش چالاکی جۆرا و جۆر تایبەت بە ئەم ڕۆژە بەڕێوە دەچن لە پارێزگای هەڵەبجەش کۆمەڵێک جار چالاکی جۆرا و جۆرم ڕێکخراوە لێرە دیاری پێشکەشەکە بەسەر مناڵانە ئەوکات بڕیاری ژوایە کە پاژنیۆڕۆ ئاهەنگێکی وە فستیڤاڵێکی گۆرانی ئۆپەرێت بۆ مناڵان پێشکەش بکرێت کاتژمێر 5 لە باخی گشتی کە بڕیار ئەمڕۆ بەڕێوە بچێت بەڵام نەگەڕمە لایەوە. سامان بەدەر لە ڕۆژی جیهانی مناڵان چالاکیەکانی تری پارێزگای هەڵەبجە بە شێوازێکی گشتی دەرەنجامەکانی وشکە ساڵی لەوێ و هەروەها کەمبارانی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە هەڵەبجە لەوێ لای جوتیاران کێش و گرفتی جوتیاران هیچ زانیاریەک لەو بارەوە هەیە؟ شوانە گوێم لە پرسیارەکە نەبووە گەر دووبارەیەکەیتەوە لەبەرەوەی زانیاری سامان پارێزگای هەڵەبجە دەشتێکی فراوانی هەیە کەوا ڕێژەیەکی زۆر جوتیار و هەروەها ئەوانەی خەریکی فەلاحەتن لەوەی ئێساکە وەرزی دوورینەوەی گەرمەکانی شوێنی گەرمەکان کێش و گرفت بۆ جوتیاران دروست نەبووە وەروەها کەمی بارانبارین و وشکە ساڵی ئەو جوتیارانی کە و باخانە ئێستا کە پێویستیان بە ئاودار و ئاودانە کریفتیان بۆ دروست نەبووە لەو زانیاریت لەو بارەوە هەیە؟
بە شێوەیەکی گشتی دروست بووە شوانە بە تایبەت لە ئەوەی کە ڕووباری سیروان دەراچەی سیروان زۆر بەرەوکەمی ڕۆشتووە کەمی کردووە و کارەکەشی بووە گەرێتەوە کە لەلایەن وڵاتی ئێرانەوە ئاوەکەی گیراوەت ئەم ساڵیش بێبارانێکی لە ڕادەبەدەر یعنی توانین بۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە وشکە ساڵی ڕووی داوە لەگەڵ بەڕێوەبەری کشتتوکاری هەڵەجەمە قسەم کرد ئەو ئاماژەی بۆەوە کرد کە ئەیانەوێ ڕوبڕی وشکە ساڵی ببنەوە بەڵام ئەو ئیمکانەتی کە لە بەردەستیانە حکوومەت بۆی دیاری کردوون بەپێی پێویست نییە ئەیانەوێ بە تایبەت لە سنووری ناوچە شاخاویەکان و گوندانی کە لە سنووری ناوچە شاخاویەکان ڕوبڕی وشکە ساڵی و گیر و گرفتی ئاو بوونەتەوە کە ئەیانەوێ چەند بیرێک لێ بدەن بیرێکی دەستی لێ بدەن بۆ ئەوەی کە بتوانن لەگەڵ ئەو بیرانە چەنە سەڵێکی دروستکەن بۆی کە ڕوبڕی کەماوی بنەوەوانەی ئەوانەی ئەو گوندانی کە باخاتێکی زۆریان هەیە بتوانن لە ڕێگەی ئەو بیرانەوە ڕوبڕی وشکە ساڵی ببنەوە وە خۆش ئاماژت پێکرد وشکە ساڵیەوە گەرمەکە گەرمیان ڕنیوە تۆ ئێستا دەستی پێکردووە دوورینەوەی گەرمەکانیان دەستی پێکردووە و لە بەشێک لە ناوچەکان گەرمەکان دادنێت بەڵام ئەوەی ئەوەندەی کەم زانیاری بەوێ کوالیتی گەرمەکان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر نییەوە وەگەوترێ بەشێک لە جوتیاران لە ڕێگەی دەستکردەوە ئاوی دەستکردەوە بە نۆرە ئاوی گەرمەکانیان داوە ئەمەش کاریگەری لەسەر جۆری گەرمی ئەم ساڵ دروست کردو. زۆر باشە سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت سامان دەچینە چەمچەماڵ لای پەیامنێرمان جەلال جەباری جەلال سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکانی قەزای چەمچەماڵ چین و هەروەها ئایا هیچ چالاکیەک تایبەت بە ڕۆژی جیهانی مناڵان لای ئێوە بەڕێوە دەچێت؟ بەڵێ کاک جەلال سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت من ئێستا لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینم لە قەزای چەمچەماڵ دیارە کۆمەڵگەکە لەم ڕۆوە لە 1/6 بەشی پێشوازی بەیانیان دەکاتەوە و تا لەمەوە پێش تا ئێستا کۆمەڵگەکە دەوامیان لە دوای نیێڕوانەوە بۆ تا شەو بەڵام لە ئێستاە لەم ڕۆوەک ئاماژەم پێکرد سەرجەم خزمەتگوزارەکان لە بەشی لە پێشوازی بەیانانی شابڕووی هاوڵاتیانە کراوە ئەبێ و هاوڵاتیان ئەتوانن بۆ ئەو مەبەستا سەردانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بکەن و چەند پزیشکێکی لێرە دادەنیشێ من گفتوگۆ لەگەڵ کاک ساڵح حەمەڕەشی دەکەم کاک ساڵح زۆر سواز بە ئامادەبوونت بەڕێوەبەری کارگێڕی لە نەخۆشخانەی بەخشین ئەگەر پێم بڵێ ئامانج و بەست لەکردنەوەی پێشوازی بەیانیان بۆ هاوڵاتیان چییە؟ سڵاوی خۆتان لێبێ سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان دیارە پێویستێکی زۆر هەیە لەیان خەڵکی شارەوە بۆ هەندێک پزیشک کە زۆرجار لە بەیانانە دەست ناکەوێت لە نەخۆشخانە حکوومیەکانە ئەو کۆمەڵێک پشکنین و دەرمانیش هەیە دیسانەوە لە نەخۆشخانە حکوومیەکانە بەردەست نین لە داوامی بەیانانە ئەبێ نەخۆش چاوەڕوان بکە یان هەندێک خزمەتگوزاری تری با بڵێن پزیشکی هەیە وەکو دەرزی لێدان کانێلادانان ئەو بابەتانە نەخۆشخانە حکوومیەکانە بۆ نەخۆشانی دەرەوە ناکرێن دیارە ئەم خزمەتگوزاریانە کە لە ناو شاری چەمچەماڵە لە بەردەستنین لە ئێستا کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ ئەم خزمەتگوزاریانە لە پاڵ دکتۆرەکەیدا ئەنجام ئەدا بۆ ئەو خەڵکانی کە پێویستیان بێت جگە لە خزمەتگوزارەکان کاک ساڵح هیچ پزیشکی پسپۆر لە بەیانیاندا دادەنیشەوە نەخۆشە بینێ لێرە تەنها بە دکتۆر جەمال ئەنوەرمان هەیە کە پزیشکی ڕاهێنراوی مناڵان و هەناویە ئەمە ڕۆژانی شەممە شەممە سێشەممە دووشەممە شەممە و یەکشەممە سێشەممە و پێنجشەممان نەخۆش ئەبینێت ڕۆژانی دووشەممان و چوارشەمان نەخۆش نابینێت لە کۆمەڵگەکەمانە عادەتی ئەو ڕۆژانە چوار ڕۆژی هەفتە شەممە و یەکشەممە سێشەممە و پێنجشەممان نەخۆش ئەبینێت لە کۆمەڵگەکەمان جگە لە پێشوازی بەیانیان پێشوازی ئێواران هەروەکو خۆی مێنێتەوە لە کاتژمێر چەند بۆ چەند پێشوازی ئێواران دەست پێ یەکات بەدڵنیایی و پێشوازی ئێمە کۆمەڵگەکەمان هەموو ڕۆژانی هەفتە جگە لە ڕۆژانی هەینی لە سەعات 2 دوانیوەڕۆ تاوەکو 12 شەو لە خزمەتی نەخۆشە بە ڕێزەکاندایە هەموو ئەو پسپۆڕیانش کە هەمان پسپۆڕی ئێسک و شکاوی جنگۆ و ڕۆماتیزم هەناوی نەخۆشیە درێژخایەنەکان پزیشکی مناڵان پزیشکی جوانکاری شەویلگە و ڕوو هەروەها پزیشکی با بڵێن سۆنارمان هەیە بە هەمان شێوە تیشک و دەرمانخانە تاقیگە خزمەتگوزاری پرستاری
سنتەریدان هەموو ئەم خزمەت گوزاریانە لە کۆمەڵگەکەمانە پێشکەشەکرێت لە ڕۆژانی هەفتەیە. سپاس بۆ ئێوەش. بەڵێ کاک جەلال جگە لەوەی ئێستا کە باسمان کرد هەر لە ئێستاە دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و چالاکیەکانی لە ناحەی شۆڕش سەر بە قەزای چەمچەماڵ هاوکاری مادی بەسەر چەند مناڵی بێباوکی سنووری ناحەی شۆڕشدا دابەش دەکات و سەبارەت بە بەڕێوەچوونی چالاکیەکانی ڕۆژی جیهانی مناڵان ئەمڕۆ کاتژمێر 4 لە ناحەی شۆڕش لەلایەن ڕێکخراوی تیمەوە چالاکیەک بۆ مناڵان بەڕێوە دەچێت کە بریتە لە هەڵدانی باڵۆن و هەر کاتژمێر 8 ئەم شەو بەشی ڕۆشنبیری خانەی مناڵانی چەمچەماڵ بە هاوکاری شاری یاری شەهیدان لە شاری یاری شەهیدان کەرنەڤاڵێکی گۆرانی میوزیک بە بۆنی ڕۆژی جیهانی مناڵانەوە بەڕێوە ئەبات ئەمە کۆی چالاکیەکان و لای من ئەگەڕێمەوە لایەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ پامێرمان جەلال جەباری سپاس دەوەی کە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی زانیاریەکانی قەزای چەمچەماڵەوە بە تایبەتی کۆمەڵگەی پزیشکی بەخشینت بۆ گواستینەوە دەچینە هەولێر پێم وایە شوان پامێرمان ئیدریس ئەگەر ئامادە بێت بزانین زانیاری گشتەکانی پارێزگای هەولێریش چین. بەڵێ جەلال تا هاوکارمان ئیدریس لە هەولێرەوە ئامادە دەبێت دەمەوێت لە ڕۆژی جیهانی مناڵانە پەیامێک بە دایک و باوکانی بەڕێز بدەین تا بۆتان دەکرێت لە سەرەتایی ترین قۆناغەکانی تەمەنیانەوە لەگەڵیان بە پەروەردەیەکی جوانەوە بڕۆن دڵنیابن تا کۆتایی تەمەند تووشی کێشە و گرفت نابن چونکە پەروەردەی مناڵ زۆر گرینگە لە سەرەتاوە بە ژینگە دۆستی و وەروە مرۆڤ دۆستی و نەرمونیانی و زانست دۆستیەوە پەروەردە بکرێ لە داهاتووە گەنجێکی هێور و ئارام و سەرکەوت و زیرەکی لێوە دەردەچێت وەروە لە زۆر کێشە و گرفێت بەدوور دەبێت. زۆر سپاس شوانە دیارە دەچینە هەولێر لای پامێرمان ئیدریس محەممەد ئیدریس سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکانی پارێزگای هەولێر چین وەروەها ئەو زانیاریانە چینی ئەو چالاکیانە چین کە تایبەتن بە ڕۆژی جیهانی مناڵانەوە. بەڵێ جەلال پێم وابێ هاوکارمان گوێی لە ئێمە نەبوو ئیدریس دووبارە سڵاوت لێبێ زانیاریەکانی ڕۆژ لە پارێزگای هەولێر لای تۆچین پێم وابێ لە چالاکیەکی و چالاکیە لە کوێنجام دەدرێ وەروە ئامانج لە چالاکیەکە چییە؟ سڵای خی گەورە لێبێت کاکشوان سڵای خی گەورە لە بینەرانیش بەڵێ ئەمڕۆ یەکی حوزەیران لە شار و شارۆچکەکان کۆمەڵێک چاڵاکی بە بوونەی ڕۆژی زیانی منداڵانەوە ئەنجام دەدرێت ئەم ڕۆژ لە سنتەری تاڵاسیمیان مەشاری هەولێر چاڵاشێک وا بڕیارە چاڵاچێک ئەنجام بدرێت لێرە ئامادەکاری دەکرێت بۆ دڵخۆشی منداڵان بە شێوەیەکی گشتی. من دەمەوێت بەر لەوەی بچمە لای میوانەکانم ئاماژەیەکی کورد بە ڕۆژی چاڵاکی منداڵان بکەم لە ساڵی 1925 لە کۆنفرانسێکی جیهانی نێودەوڵەتیدا بۆ پاراستنی مافی منداڵان یەکی حوزەیرانیان دیاری کرد بۆ ڕۆژی جیهانی منداڵان و بە فەرمیش لە ساڵی 1950 لە زۆربەی وڵاتانی جیهان یەکی حوزەیران کرا یادی فەرمی بۆ منداڵان و من دەمەوێت لەم ساڵاشەی ئەمڕۆ یەشێک لەسەر پەرشیارانی وەربگرم. سڵاو لێبێ پێم خۆشە بێتە لام بزانم ئەمڕۆ چاڵاکیەکانتان چییە و چیتان ئامادە کردووە بۆ منداڵان لە تاڵاسی؟ زۆر سپاس سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم. ئێمە وەک ڕێکخراوی خەیاڵ ئەمڕۆ بە پێویستمان زانی کە یادی ڕۆژی منداڵانە 1/6 بە پێویستمان زانی ئەو منداڵانە بەسەرکەینەوە کە توشبووی نەخۆشی تالاسیمان کە بتوانین لە نزیکەوە بیان بینین و چەند کاتێک خۆشیان لەگەڵ بەسەر بین و هەم لە هەمان کاتیدا دیارەکی بچوشیان پێشکەش بکەین هەرچەندە شایستەی گەورەی ئەوانیش نییە. ئێمە وەکو ڕێکخراوی خەیاڵ بە باشمان زانیت جیاواز لە بیرۆکە و ڕێکخراوەکانی تر کە هەمیشە دیاری منداڵانە دەبەخشنەوە وەکو لە حابە و ئەو دیاریانە ئێمە پێمان وا بوو ئەو شتانەشتی زۆر تەرفیهین و تەنها دەتوان چەند کاژمێرێکی کەم منداڵەکان دڵخۆش بکەن دوای ئەوە سودێکی وهای لێ نابینن. بەڵام ئێمە ئەمڕۆ هەستان بە بەخشینی مەحجونی دیدان لەگەڵ فلچە و لەگەڵ تەحقیمی دەست بۆ ئەوی بتوانن هەم سودێکی باشتری لێ بینن هەمیش ئێمە نەمان دەزانێت تەمەنی منداڵەکان لە نێوان چەند تا چەندە چونکە وایە تێگەیاندی کە تەمەنی منداڵەکان لە 12 ساڵ بەرەو سەرەوە تێدایە بەو شێوەیە هەموو منداڵەکان دەیانتوانین سوودی لێ بینن و هەمیش وەک خۆتان دەزانن زۆربەی ئەو منداڵانەی توشبووی ئەو نەخۆشیان کێشەی دەمودانیان هەیە هەم لە ڕێگەی بەخشینی ئەو دیاریەش وەکو هۆشیارکردنەوە کە بۆ ئەو منداڵانە تا بتوانن باشتر سوود لەو دیارە ببینن. زۆر باشە ئێوە پێمە بێت بەو سپۆنسبۆکەوە دیارە ئێوە کۆمەڵێک یاریتان هێناوە بۆ منداڵان دەمەوێت باس لەو سپۆنسبۆکە بکەیت چۆن بیرۆکەتان بۆ هاتووە ینی بەرنامەکانتان بۆ ئەم پرۆژەی چی دەبێت؟ بەڵێ بەڕاستی وەکو دەزانن ینی لایەنی ڕۆحی زۆر لە لایەنی مادی گرنگتر و
کاریگەرترێ لە بۆ منداڵان لێ بە باشمانزانی کە یعنی شخصەکی ئاوها بهێنین بۆ منداڵان تاواکو یاریان لەگەڵ بکە پێماوە بە زیاتر دەتوانین دڵخۆشیان بکە و ئەوەی لێرەشدا جێگای دڵخۆشی ئێمەیە ئەوەیە کە ئەوە بەرپرسی ڕێکخراوەکەمانە چۆتە ناو ئەو یعنی ئەو تەمسیلە لە بۆ منداڵەکان دەکا ئەوەش لێرەدا یعنی سادەی و متەوازعی ئەوە بەرپرسەکەمان دەگەێنی. زۆر سپاس دەکەم سپاس بۆ جەنابتان بەڵێ لە ئێستادا ئامادەکاری دەکرێت بۆ ئەنجامدانی ئەم ئاهەنگە بە شێوەیەکی گشتی چاڵاکیەکان لەمڕۆدا زۆرن و من دەمەوێت باسی چەند چاڵاکیەکی ئەم ڕۆژ بکەم بە شێوەیەکی کورت ئەنجومەنی سەی خوشکانی کۆمەڵی دادگەری کە سەر بە مەڵبەندی سەی هەولێری کۆمەڵی دادگەریە ئەمڕۆ وا بڕیارە ئاهەنجێک ساز بکات هەر بە بۆنەی 6 ساڵ ڕۆژی منداڵانە کەەوە ئاهەنجێک بۆ منداڵان ساز دەکات و تایدا چەند گۆرانی یاخود چەند سرود و ئاوازێکی تازە بۆ منداڵان دادەندرێت و دەڵێتەوە کە پێشتر ئەم سرودانە نەبوونەوە بۆ یەکەم جارە پەخش دەکرێن و لە لایشی تریشەوە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەمڕۆ وا بڕیارە کۆبنەوە بکات لەسەر بەڕێوەبەری ناحیەی بالیسان و دەنگدان بۆ ئەو کاندیدا لە لایەکی تریشەوە لە یەشێک لە کتێبخانەکانی شاری هەولێر هەر بە بۆنە 6ەوە ئەمڕۆ چەند کتێبێک لەم بارەیەوە دەخرێتە ڕوو کەوا تایبەتە بە منداڵان و لە لایەکی تریشەوە هەر ئەم لەم کتێبخانەیەدا کۆمەڵەیەک چاڵاکی شانۆیی ئەنجام دەدرێتەوە تایبەت بە منداڵان و ڕێزگرتن بە مافی منداڵان و لە لایەکی تریشەوە دوای ماوەیەک لە ناسوونی خزمەتگوزاری بۆ کەرتی هەشتی حەسارۆک لە شاری هەولێر 2000 ئەمڕۆوا بڕیارە دەست بکرێتەوە بە ڕێگەپێدان بەو کەرتە کەوا تەنها ئەو ئەرزانە دەگرێتەوە کە 250 مترن بڵێ بەشێک لەو هاوڵاتیانەش نیگەرانی خۆیان نیشان داوە کە ئەرزەکەیان لە 250 متر کەمترە یاخود بڵێم 200 متر و 150 مترە بۆیە ئەمڕۆوا بڕیارە هەر لەو شوێنە لەسەر ئەرزەکانیان گربوونەوەیەکی تر ئەنجام بدەن بۆ ئەوەی داوا بکەن ئەوانیش ئەگەر لە توانیاندا هەبوایە ئەوە خان ئەرزێکی 250 متریان دەکرێت یاخود شتێکی تریان دەکرێتەوە بتوان بیکەن بە خانوونەوەکو هەر لە کرێتایەتی بمێنەوە لە لایەکی تریشەوە ئەمڕۆ بەهۆی ئەو داگیرکاریەی کەوا لە وڵاتی تووشیا کردوێتە سەر باشووری کوردستان کۆمەڵێک داریان بڕیوەتەوە لە شەوی ڕابردوو لە دوێنەوە نیگەرانی زۆری لای چاڵاکوانان و ڕێکخراوەکانی بواری ژینگەی لێکەوتەوە تاوەکو وتەبێژە حکوومەتی هەرێمی کوردستانیش نیگەرانی خۆی لەبارەوە خستە ڕووکەوە نابێت سروشتی هەرێمی کوردستان بەم جۆرە وێران بکرێتکەوە وەکو لە وێنەکان و یاخود لە ڤیددیۆکان دیارە ئەمڕۆ کۆمەڵێک ڕێکخراو لە پەرلەمانی کوردستان دەبن ئەوە یاداشێکی نیگەرانی دەدەنە پەرلەمانی کوردستان یاخود لایەنە پەیوەندیدارەکان UN کۆمەڵێک ئەم ڕێکخراوانێکەوە نێودەوڵەتین بۆەوەی بتوانن بە شێوەیەک ڕێگری لەم وێرانکردنی ژینگەیە بکەن بەڵێ کاک ئەمڕۆ ئەمانە بەشێک بوون لە زانیاریەکان لە شاری هەولێر کاکشوان زۆر باشە ئیدریس ئەوەی کە ئێستا بووەتە مشتومڕ لەسەر باڵێنەوە وێرانکارە ژینگیانی کە لەلایەن تورکیەوە باز دەکرێت هەندێک فۆتۆ لە سوۆسیال میدیا بڵاو بوونەتەوە تا چەندە بەڕاستی ئەم فۆتۆیانە بە پارێزگای دوهۆک یاخود ناوچە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیایە چونکە قسە لەسەر ئەم جۆرە فۆتۆیانە زۆر دەکرێت کە دارێکی بڕاوی زۆر هەیە بار دەکرێت دەبردرێت ئایا ئەمانە بەڕاستی سنوورەکانی هەرێمی کوردستان و خاکی هەرێمی کوردستانە چونکە باز لەوە دەکرێت ئەسڵەن ئەم فۆتۆیانە هەرێمی کوردستانین هەم بە پێی وەرز هەم بە پێی جۆری دارەکەی و کات و یانێ و دارەی کەماوەتەوە. وڵای کاک جەلال خۆی ئەم شوێنانە یاخود ئەم خاکە خاچی هەرێمی کوردستانە وەکو مێژوو ئەوەی سلماندووە خاچی هەرێمی کوردستان کراوەتە بچوار باش ئەو بەشێکەوە باشووری پێدەگوترێت تورکیا هاتوتە ناو خاچی هەرێمی کوردستانیشەوە بۆیە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ئەوەی ڕەت کردوێتەوە ئەوە دەلالەتیشی گرنگ و واضعەکەوە ئەم خاکە خاچی هەرێمی کوردستانە یاخود لەنێ خاچی باشووری هەرێمی کوردستانە کەەوە ئەم وێرانکاری ژینگەیەی تێدا ئەنجام دەدرێت. جیاواز لە سووتانەکە ئیدریس من دەمەوێت بە تایبەتی ئەوە بزانم ئەو دارانەی کە لە فۆتۆکانیان لە سوۆسیال میدیا بڵاو بووەتەوە وایە ئەوێ بەڕاستی هەرێمی کوردستانە یانە هیچ سەرچاوەیەکی فەرمیێرێ پشتڕاست کردووەتەوە؟ کاک جەلال وەکو گوتم بەشێک لە ڕێکخراوە ژینگەیەکان نیگەرانی خۆیان بۆ بابەتە دەربڕیوە لەلایەکی تریشەوە و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ئیدانەی ئەم کارەیان کردووە بە تایبەت بڕینەوەی دار و بڕینەوەی ئەم وێرانکردنەی ژینگەی هەرێمی کوردستان هەڵبەتە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر زانیاریەکی زۆر فەرمی نەبێت قسەی لەسەر ناکات ڕێکخراوەکانی ڕێکخراوە ژینگەیەکان ڕێکخراوە
ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەگەر زانیاری وردیان نەبێت ئەوە قسە لەو بارەیەوە ناکەن بۆیە ئەوان سەردانی پەرلەمانی کوردستان دەکەن یاداشتەکە دەدەنە پەرلەمانی کوردستان یاداشتەکەیان دەدەنە ڕێکخراوی نەتەوەی UN و چەند ڕێکخراوێکی تری جیهانی کە ئەم زانیاریانیان بەدەست گەیشتووە کە زانیاری وردن بۆیە ئەوانش هەڵساون بە نووسینی یاداشتێکی نیگەرانی و پێشکەشی پەرلەمانی کوردستان و UN و چەند ڕێکخراوێکی تری نێودەوڵەتی دەکەن. زۆر باشە، زۆر سپاس بۆ پەیامێرمان ئیدریس محەممەد، سپاس بۆ زانیاریەکانن لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بوویت. بەڵێ ئایسان بەداخەوە هەرێمی کوردستان دایم لە بەردەم کۆمەڵی کێشۆگرفتە یەکێکیش لەو کێشۆگرفتانە کە ئێستا کە باز لەوە دەکرێت لە ئەنجامی ئەو ململانەیە نێوان سوپای تورکیا و ئەو هێزە کوردیەکانی باکوور و وەروەها کە لە ناو باشووریش وجودیان هەیە بەشێک لە دارستانەکان بەرزیانی سووتاندن و بڕینەوە کراون و بەشێکیش کۆمەڵێک وێنی ترخراوەتە پاڵ کەمە تۆزێک تا ڕادەیەک تێکەڵبوونێکی دروستکرۆ بەڵام لە کۆتاییدا واتەشوانە ببوورە ئەو دارانەی ئەو فۆتیانە بڵاو دەبێتەوە هەرێمی کوردستان و دارە زۆرێک کە بڕاوە. وڵای جەلال ئەگەر من ئەوەی خۆم بینیم هەرێمی کوردستان و چکە ئێساکە هەرێمی کوردستان وەرزەی ئەو ناوچێژ بە تایبەت پوشێک و کەمێک ڕەنگە سۆزایشێ بێ و دارە بڕەوەکانیش و شاخەکەش دیار بوو و یەکێک لەو پەرلەمانتارانەی کەوا لە کوردستانی باکوور چوو بۆ ناوەندەکە حەی بوو یانێ بەڵام کۆمەڵێک دیمەن هەبوو دارێکی زۆر بڕابووە کە مێژوی بڕینەکان دیار بوو کۆن کۆمەڵێک تێکەڵکردنێک هەبێت بەو شێوەیەش نەبێت یانی بەڵام پەرلەمانتاری تورکیا کە دەڕوا کوردی تورکی ئایا هاتووتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بۆ بەرگری لەمە یاخۆت هەر لە ناو خاکی خۆیان لە ناو سنوورەکانی چوارچێوەی سنوورەکانی نێوان باشوور و باکووری کوردستان هاتوۆتە ئەوێ و بۆ بۆیە جۆرێک لە جۆرەکان ئەگەر حاڵەتان هەبێ ڕێگری بکات. بەڵێ ئێمەش لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە بۆنەی ڕۆژی جیهانی مناڵانەوە دیارێکی بچکۆلانە بە مناڵان پێشکەشەکەین هاوکارانمان کلیپێک لیان گۆرانیەک پێشکەش بە مناڵان دەکەن ئێمەش بینەری دەبین. سپاس بۆ هاوکارانمان ئیباداری مناڵانی شەو دیارە بچکۆلانیان لێوەرگرت بین هەڵە نەبم ئەو بەرهەمایی ئەرشیفی پەیامە با بڵێن ڕەنگە ئێساکە ئەو بەشداروانەی ناو کلیپەکە هەمووی گەورە بوو وەنگلەیمان لێ نەکەن بەڵام لێرە هێشتا هەر مناڵە ساواکانن. زۆر باشە شوانە. ئازیزان تەوەری دووەم و کۆتایی پرۆگرامەکەمان قسەکردنە لەسەر دەرەنجامەکانی جوانکاری لە کلینیک و سنتەرەکان. دیارە ئێستا مۆدێکی باوە کە بە تایبەتی ئافرەتان ڕوو لەم بابەتە دەکەن کە ویش
جوانکاریە لە جوانکاری بەتایبەتی پێست بە لەیزەر لە بەشە جیاوازەکانی لەشیان کە دەستکاری دەکرێت با بزانین دەرەنجامەکانی واتە لایەنە سلبی و ئیجابیەکانی ئەم دەستکاریکردنم جوانکاریە چییە لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ ئەحمەد دکتۆرای بڕ لە نەخۆشیەکانی پێست و جوانکاری قسە و گفتوگوی زیاتر دەکەین دکتۆریان بەخێربێت. زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ میرانیش کە لەگەڵمانە بن کاکتۆر ئەو جوانکاریەی کە چ ئافرەت چ پیا و دەستی بۆ دەبا ئەمڕۆ چی و چین؟ بەڵێ سەرەتا من حەزەکەم بە مێژوویەکی جوانکاریە دەست پێ بکەین اینجا بڵێ بینە سەر ئەمەوە خۆی جوانکاریان کۆزمەتێک بڵ هەر لە دێر زەمانەوە هەر دەمێکە هەیە بۆ نمونە ئەفریقیە کۆنەکان 1000 ساڵ پێش ئێستا جۆرە قوڕێکی سووریان بەکارهێناوە لە ئەفریقا بۆی کە دەموچاویان جۆرە بۆ یەک یا خۆیان بە جیاوازی پیشان بن لە دوای ئەمانەوە میسرێ کۆنەکانن کە جۆرە مێوێکە لە هەند دروستیەکە ئەوانەیان بەکارهێناوە لەگەڵ زەیتی زەیتون بۆی هەم پێستیان جوان درو بە وشکی نەمێنێتەوە بەهۆی ئەو گەرمە بیابانەیەوە هەم لە جۆرە شێدارێکیش بۆ پێست دروستکە و بەرگریان باشتر بێ دوای ئەمان یۆنانیەکان هاتوون بۆ نمونە گوڵیان خستۆتە حەوزێکە و ئافرەتەکانیان بەتایبەتی چوون خۆیان بۆ گوڵە شۆدۆکە گوایە پێستیان جوانتر و ڕەونەقدارتر یا گەشاوەتر پیشانەیە لە دوای ئەمانیشەوە کە هاتووەنە لە ناو ئیسلامی خۆشمانە جوانکاری بۆ نمونە سیواک بەکاراتەوە بۆی دەمودان جوانتر بێ و هەم پاکتەمیستر بێ کە ئێستاش بۆ نەوە کسوونەتێک وایە خەڵک بەکارێنێ بۆن خۆشی هەر بەکارەتەوە لە ناو ئیسلامە جۆرێک بە ئینگلیز پێڵان کۆهل یعنی کل کە چاویان پێڕشتۆ و چاویان پێڕش کردووە واتە مێژوی جوانکاری مێژوویکی دوور و درێژیە کە زۆر دەمێکە هەتا ئێستاش بەپێی سەردەمەکان ئەگۆڕێت و شێوازەکەی ئەگۆڕێت بەنسبەت پرسیارەکەی جەنابیشتەوە ئەمڕۆ جوانکاریەکان وەکو ئەوی کە مێژوو باسمان کرد گۆڕانێکی زۆر زۆری بەسەر هاتووە لەگەڵ تەکنۆلۆژیای گۆڕاوە لەگەڵ پێشکەوتنی زانست گۆڕاوە ئەتوانێت کەسەکە وا لێ بکەیت کە هەر ئەو کەسە شێوازی خۆی نەیناسیتەوە ئەتوانی تەنانەت بەشی کەسێکی تر بچی بخەیتە سەر کەسێکی تر ئەتوانی هەر ئەو کەسە بۆنە پارچەیەک گۆژیا پارچەیەک پێست لە شوێنێکی تر لای بەریبی خەیتە سەر بەشێکی تر یا بۆنە کۆمەڵێک مەواد دروستکراوە بە تەسنیع کە لە ناو پێستەکە هەیە تۆ زیای ئەەکەی یا کەمی ئەەکەی یا بۆ نمونە ئەوسا کە یەکێک هۆرمۆنی تێک چۆ تووشی کۆمەڵێک مەشاکیلی پێست بۆ ئێستا ئەتوانی دەرمان یا بەهۆی لەیزەر یا بەهۆی ئەم تەکنۆلۆژیا تازە ئێستا ئەتوانی دەستکاری بکەیت لەبەر ئەوە شێوازەکان زۆر گۆڕاوە کاتە گەر وەڵامی پرسیارەکە ورترکەمەوە ئێستا دەست بۆ شوێ برێ بۆی کە لەشی خۆی گۆڕانکاری بەسەرابێنی وە زیاتر پیاوە یاخۆ ئافرەت لە ئافرەتانە چیە لە پیاوانە چیە خۆی زیاتر ئافرەت چۆن ئەڵێ وتەیەکێ ئەڵێ سەرمای ئافرەت جوانەکەیەتی ئافرەت زۆر ینی زۆر حساسە بۆ جوانی بۆ جوانکاری زیاتر ئافرەت بەڵام ئێمە بۆ خۆمان بڵی سنتەرمانە سێرەکەین پیاوی ژێت پیاوی ژەوە نییە بڵێ وڵا خۆی ئیمال کردو پیاوی ژێوەنە هیوایە بۆ سەرڕومەتیەت تووشی مویەکی زۆر بووە حەز ناکا بۆنە بە پەدلای بەرەیە بۆنە پژملیا ژێرمەلیا هیواهەیە توش لە حادیسەیەکەوە تووشی بۆنە کۆمەڵێک مەشاکیل بۆ لە حادیسێکی سایرەوە ئەتوانێت بۆنە چاکی بکایە بۆ نمونە قژی تووشی وەرینێکی زۆر ئەتوانێت بۆنە هەم دیسان ڕوانەوەی بۆ بک بۆ قژی یا بۆ نمونە کەسی واهەیەت بۆ لامان چوری بڵێ وەرگێکی زۆری هەوێ لای بەرێمانە کوێتە بواری جوانکاری بەڵام ئەوەی کە زۆر زیاتری شۆک و باسمان کرد ئافرەت زیاتر ئیتیمامەیە بە جوانی و بە جوانکاری کاک دکتۆر بابەتی پێست و جوانکاری یعنی وەستەوای لێ هاتووە نەخۆشەکانی پێست و جوانکاری تەنها بچووکراونەتەوە یاخود فۆکسراوەتە سەر ئەو مەوادانەیە کرێتە ناو بەشێک لە ڕوخسار وەکو بەرزکردنەوەی لێوە بێ یاخود نازانم ڕۆمەکان و ڕوومەت و ئەوانە لە کاتێکا خۆی نەخۆشیەکانی پێست زۆر هەستیانە ڕەنگە بەرکەوتنیە گوشبوونەوەی بەرمونە هەمنێسە باڵێ نەخۆشێکی حیدەسە مشکە بێتە توێکڵ دەڵەیە یعنی ئەمانە ڕەنگە زەرور بن ئیهمالکردنیان زامێکی بچکۆلانە سووتانی پێست لە سەرما لە گەرما ئەمانە تا چەند گرینگە گرنگیان پێ بدرێ یاخود ئەمانە ئەسا چۆڵێ بەدەمەوە هاتنی خەڵک ئەمانە مالیانکان یاخود سەخ بۆ خەڵک گرنگ بووە بەشێکی بسووتێ بێوێت چاکی بکاتەوە یاخود بڵین چارەسەریکە ڕەنگە پێشتر کە ڕەنگە تەکنۆلۆژیا و زانیاری مەواد ئەوەنە پێشکەوتو نەبوو بێ ئەو بابەتان زۆر گرنگی خۆی ئەگەر بینە سەر بواری پێست گەورەترین ئەندامی جەستەیە کە هەموو بەشەکانی لەشی داپۆشیوە و چەند فرمانێکی هەیە لەوانە بۆ نمونە ڕێخستنەوەی پلەی گەرمی لەشەکە لە هاوی ناسەیرەکەین ئارەقێکی زۆرەکەین لە زستانە کەمترەکەین بۆی وەکو ئێرکۆندیشنێک کارکە پلەی گەرمی ناوی جەستەمان بۆنە ڕێک بخاتەوە یەکێک لە فرمانەکانی تری پێست ئەوەیە کە بەرگری
لە هەموو بەشەکانی لەژەکە ئەوەیە چۆنەڵی یەکەم دیوار کە میکرۆبێک یاتەنە بێگانەکان ئانێ بەر لێشکەون بەر پێستەکەون لە ڕێگەی پێستەوە تۆ بۆ نمونە بەرگری لەش ئەتوانی بەهێز بێ بۆنە لاواز بێ لەبەر ئەوە پێستێکی بەهێز پێستێکی چاک پێستێکی تەندروست وەکو بۆ نەکاوا وشک نەبوو بێتەوە یا تووشی برین و قلیشان و ئێگزیمان نەبوو بێ بەرگریەکی بەهێزتر دەیاتە یا مەناعەیەکی بەهێزتر ئەیە لەبەر ئەوە گرنگیدان بە پێست و بە نەخۆشەکانی پێست و نەیەڵانی ئەوەی کە پێست بەرەو داخوران و شکبوونەوە و سوربوونەوە و برین پسێ تۆ مەناعی خۆت لە هەمان کاتە بەرز دەکەیتەوە و تووشی بۆنە بەشەکانی تر لە جسمە ئەپارێزی لەبەر ئەوە گرنگێکی زۆر مویمە کە تۆ گرنگی بەی بە پێستەکە و بە هەم بە جوانەکەی هەم بە نەخۆشیەکە یەکەم جار پێشتر ئێمە بۆنەکە لە وەکو دکتۆر بۆنە چەند ساڵێک ئەمە ئەم جوانکاری لە ناو خۆمانە بە تایبەتی لە کوردستان بڵاوە پێشتر کە ئێمە دکتۆر بن خەڵک زیاتر بۆ نەخۆشی پێز دەهات بۆ لامان بڵێ بۆ کلینیک یا بۆ خەسخانەکان گرفت زیبکەکە بوو بەدەموچان بەڵێ زیبکە بوو یا بۆ نمونە وەکو ئەم ئەیڵێ یا حسەدەفی بوو یا وشک بوونەوەی پێز بوو یا ئەو قلیشان و توێشەڵان و سوربوونەوە بوو یا کەسەکە چوو بۆ دەرەوە بۆ سەیران سیرەکەی حەشەراتێک پێڵگەڕاوتیش سوربوونەوە ئەمانە بوو ئێستا ئەمانە هەر باز ناکری ئەمانە زیاتر خەڵک کە زۆر بەکەمی ئەمانەیەن ئێستا خەڵک زیاتر بۆ جوانکاریە ینی بۆ نمونە جوانکاری بۆ باشتێکی زۆر سەرەکی لەگەڵ ئەوە شاوەکو خۆشت وتت نابێ بەشی نەخۆشی پێستی ئیمال بکەریا بەلاوی بنین چکەوەکە وتمان پێست جیداری یەکەم یا دیواری یەکەمە لە بەرگری مەناعی لەشمانە زۆر باش کاکتۆر با لە پیا و چەندنەوەی قش دەست پێ بکەین لاین ئیجابی و سلبی ئەمە چییە هیچ زیانێکی لەکە یاخود ناجوانە و زیانیشی نیە و گرزیانەکەشیە بێ زۆر کەمە و ئاساییە خۆی ڕوانەوەی قش چییە خۆتۆ بۆنە قشەکە هی وەک ئەوە چۆن پارێک لەم گیرفانە بیخیتەوە گیرفانە قشەکە هی پشتی سەرتە موەکانی پشتی سەرتە چکە ئەمانە بە کاریگەری هۆرمۆن تووشی وەری نابن ئەم قژانەی پشتی سەر یی بەنجی ئەەکەیت دەری ئەەکەیت جوان پاکی ئەەکەیتەوە ئەخیتەوە ئەو بەشانی کە وەریوە بە تایبەتی بەشی پێشەوەی سەر زیاتر تووشی وەری نەبێت چکە کاریگەری هۆرمۆنی لەسرە بە تایبەتی هۆرمۆنی نێرینە تێستۆستیرۆنی پێڵێن ئەمە کاتی ئەوێ لە ڕووی مادیەوە پارەیەکی ئەوێ ئازارێکی ئەوانەی کە کردویانە ئەزانن کۆمەڵێک مادەی بەنچەیە کە ئەچێتە ئەو پێستەوە لەوانەیە کەسەکە هەنێک کەسێ توش حساسێت بووە پێی لەوانەیە ئەمە ڕێرە ینی بۆنە زۆر دەگمەنە بەڵام تەنانە تا ڕادەی مردنیش هەیە حساسەتی پێیە بۆ مادە بەنجانە ڕێژەکەی کەمە زۆر کەمە بەڵام هەیە ینی تۆگەر لە پۆین یەکیش بێ هەیە ینی وکەیسیشەوە لە سلێمانی شاکەی سەبە بۆیەوە پاس بووە یانیان مردووە اینجا بێتەوە لەوانەیە کەسەکە تووشی ئیلتیهابیەک ببێ بۆی ئەوەی کە تۆ ئەو پێستی سەرەکە چۆنەڵی ئەو جیدارەیە ئەو دیوارە کوونەکەی تۆ بۆ نمونە بەنجی ئەەکەی بەهۆی ئەو دەرزیەوە یا بۆی ئەو دەستگایەوە مۆکە دەرەکەی تو ئیخیتەوە شوێنێکی تر هەم ئەم جێگەیە تووشی کونێک یا جیدارەکەی تووشی بۆ نمونە برینێگە بێ هەم پێشی سەریش کە تۆ بۆ نمونە دیسان ئەبێ کونیکەیت و بۆی جێگەی مۆکەی بکەیتەوە لەبەر ئەوە بۆ نمونە زەرەریشی هەیە و قازانجیشی هەیە قازانجەکەی بەس گواری جوانکاریەکەی دی بەڵام زەرەکەی بۆ نمونە زۆر جار ئەوەی کە باسمان کرد هەم ئازارە هەم سوربوونەوەی شینبوونەوەیە کاریگەری لاوەکی بەنجەکەی کاریگەری لاوێکی ئیلتیهاباتمانە کاتین بۆ دواتر کێشەی نابیانی دوایەوەی بەنجەکە بەری ئازارەکەی نەمایان ئەگەر پاز نەبوو شکر سەری سەلامەتی دەکەێتانەمە ینی مشکلی نابێت دوایی چاندنەوەی هەنێک بۆ نمونە بۆ درێژمەودا هەیە کاریگەری لاوەکی ئەوەیە کە زۆر جار پێستەکە ئەم وە لە خۆشیە قبول ناکات شتێکی پێڵەن نیکرۆسز ینی بۆنە جۆرێک تووشی ئیلتیهابێکی ئەکاکە ئەو مووە قبول ناکات لە جێگەی خۆیان ینی بە زەرری بۆ بەس پارەکەی ڕۆژ بەس پارەکەی ڕۆژنی مووەکە بەڵێ مووەکەی لە پشتی سەری ڕۆشتووە تووشی ئازار و پارک ڕۆشنەکەش بووە لامان کاتە ئیسپاری لە هەنێکێ بۆ کاتی لەبانی ئەگەوانێ خۆشەوەی دواوەش بڕوە هەنێک بۆ کاتەی هەن کە دەیانەوێت بۆ ناوسەرگیری بکەن دوایی تووکیشی پێوەسەر نەمێنەوە نێ دەڵێ کاکە من خۆم کردووە باشە بابینە سەر ئەوەی کە ئێستا زیاتر باوە بۆ تۆکسۆفیلەر و ئەم بابەتانی ئەمانە دەیکەنە ئەم دەرمانی دەیکەنە ژێر پێستەوە ئەمانە زیانی هەیە بە تایبەتی زۆر جار باز دەکرێت بۆ 6 مانگ بۆ ساڵێک ئەم دەرمانە بێنێت لایەنە سلبیەکانی بەکارهێنانی بۆ تۆکسۆفیلەر و ئەمانە چییە؟ بەڵێ خۆی بۆتۆکس جیاوازە لە فیلەر بۆنە بۆتۆکس بۆچیلینەم تۆکسینە هەر خۆی بۆنە ژارێکە لە بەکتریایەکەوە دەرێنرێ پێڵێن کلۆستریدەم بۆچلینم ئەم بەکتریای کۆمەڵێک ژاری تریش دروستەکە کە 1 ملیمی ینی
بەسەوەی کە کەسێک بوشە بەڵام ئەم تایپی بۆتۆکسە ئەم ژارێکە پزیشکی ینی لە ڕێگەی کۆمپانیەکانەوە دروستیەکەن ئەم جۆرە ماوادەی کە بەکتریاکە دروستێک ئەمانە سەیفە ینی سەلامەتە بەس پێش ئەوەی کە بۆتۆکسەکە بکە ئەبێ تێستێکی بکەی بۆنە هەنێک لە بۆتۆکسەکە ئەخیتە ژێر پێستی کەسەکەەوە سیرەکەی دوای بۆنە ماوەیەک بۆنە نیم سعاتێک 20 دقیقەیەک سیرەکەی گەر سووربوون و ئاوسان و ئەمانەی نەبێ کەواتە حساسەتی بە ماوەدەکەنی ئەتوانی تۆ بۆتۆکسەکەی بۆ بکەیت و کێشەی نامێنێ بۆتۆکس زیاتر بۆ چرچولۆچی بەکارێ بە تایبەتی چرچولۆچی بۆنە هێڵی مۆڕە ناو چاوانتە نیشتی چاو بۆ ئەمانە بەکارێ کاریگەرەکەی نزیکی بۆ 6 مانگە بەڵام فیلر هایلۆنیک ئەسیدە خۆی لە پێستا هەیە بەڵام ئێستا شەریکە گەورەکانی جیهان بۆ نمونە بە شێوەی تەسنیع دروستیەکەن ئەمانە بۆ ئەو شوێنانە بەکارێکە تووشی داکەوتن بووە بۆ نمونە کەسێکە بۆ هۆی نەخۆشیەوە یا بۆ هۆی دابەزانی کێشەوە دەموچاوی زۆر داکەوتووە یا هەر هیوا هەیە هەر خۆی لە بنەڕە تا پێستی بۆ نەدەموچاوی زۆر تەبقە چەورەکەی زۆر لاوازە حەزەکە تۆزێک قەڵەوتر بێ حەزەکە بۆ نمونە ڕوومەتی بەرزتر بێتەوە یا لێوی زۆر تەنکە زۆر باریکە بۆنە لێوی زیاتر پێ گەورەتر بکە ئەمە ئەم هایلۆنی گەسیدەیە ئەم فیلەرە ئەیخین ئەو جێگایانەوە ئەمە بۆ ماوەی تقریبن ساڵێک کەمتر یا زیاتر ئەمێنێتەوە کەوتۆتە سەر ئەوەی کە ئینزایمێک لە پێستا هەیە پێڵێن هایلیس ئەو ماوەدە ئەتوێنێتەوە ئیتر بەرەبەرە بە پێی کادەیتوێنێتەوە وایە ئەم ئەنزایمە زۆر لە جسمی ئاکتیڤە یا زۆرە کەمتر ئەمێنێتەوە لە پێستایی وایە 6 مانگ کەمتری ژەمێنێتەوە هیوا ئەنزایمەکەی ڕێژێکی احتیادی هەیە یا کەمە ئەوە ساڵ زیاتری ژەمێنێتەوە تر ئەمە جیاوازی بۆ تۆکسوفیلەرە بەڵام بەنسبەت زیانە لاوەکیەکانەوە زانی لاوەکانی بۆنە بۆ تۆکسمانەیەکە جگە لە ئازار سووربوونەوە شینبوونەوە ئەم هەستیارەتی کە ئێمە فەحسی بۆکەنی وا هەیە لەم کاتای هەستیارەتێکەشی دەرناکەی مە نیم ساعاتێک بۆنە تێستەکەی بۆکەین چکە کەسە کاتەوە بۆ کلینیک خۆتۆ ناتوانانی شەو ڕۆژێک چاوەڕێ بکەیت هاتوو یەکسەر ئیشەکەی بۆ بکەیت هیوا هەیە لە دوای شەو ڕۆژەکە ئەستیارەتی تیا دەرکەوتویانی ئەمەش دەگمانە بەڵام مادام هەیە ئەبێ ئێمە باسیکەین فیلەرەکە بۆ نمونە هەیە دیسان هەستیارەتی پێەوە هەیە بۆن لە کاتی لەیانی فیلەرەکە بەردەمارێک کەوتووە بۆ نە تووشیشین بوون ئاسانێکی زۆری کردو یا ماوەدەکە لە ژێر پێستیان تووشی ئیلتیها ببێت تووشی بۆ نمونە جەراحەت و شتە بێەوەی کە بۆنە لە ڤیددیۆکانە جاریوە ئێمە خۆمان ئەیبینین کە بۆی دەرەکەنەوە هەمووی بۆنە کێم و جەراحەت و بۆ نمونە ئەوەیە لە ڕێگە دەستی لێ هەڵگرت دوجار و پێستە زیاتر تووشی چرچ بوون و ئەمانە نابێت دوای 6 مانگ ساڵێکە گەر جارێکتر بەکاری نێنێتەوە خۆی تا ئێستا شتیوان نەسەلمێنرانی ڕسێرسێک یا بەحسێکی ئەوەی لەسەر نەکداوکە ئەو پێستێک کە پێشتر بۆتۆکسیافیلێری کردووە خراپتر ببێت لە پێش ئەوەی کە بۆتۆکسوفیلەرەکەی ئەنجام بێ بەڵام ئەمە زیاتر پێویستی بە بەحسی زیاتر بزانین بۆ نمونە اینجا مێژووی جوانکاری ئەم بۆتۆکسوفیلەرە ویستم بۆنەوە قەوسێک خۆشتێکی ئەمە تازەیە لە هەموو دنیاشە بڵێ زۆر کۆن نییە لەبەر ئەوە زیانە لاوەکیەکانی بۆنە زۆر درێژخایانی بۆنە 20 ساڵ 30 ساڵی تا ئێستا جیلێکمان نبینێ بزانین پیریان نزانیوە بۆنە بڵین ئامانە بۆتۆکسوفیلەری کردووە چ ساڵ پێش ئێستا هەندە موچاوی ئێستا چی لاتوە لەبەر ئەوە بۆنە پێویستی بە زیاتر بە دراساتی زیاترێت دکتۆر زۆر جار باز لەوە دەکرێت چوری مثلا کەماری یاخود وەرەك دەردەهێنرێ ئەمە چوری جسمی خۆتە و با بڵێن فرێشەوەی کەنەوە ناو بەشێکی تری جەستە و ئەمانە چی ئەمەش درێژخایانە زیانی هەیە ئەسڵ شتیوە ئەکرێت بەڵێ خۆی بەڵێ ئێستا ئەکرێ بڵێ ئێمە ئەنجامی ئین ئەوشتا خۆی چوری کەسەکە هی ورگێتی یا هی بۆ نەڕانێتی هی بەشە جیاوازەکانێتی کەسەکە هەستەکە بۆنە لەو منتیقەیە چورێکی زۆری هەیە جاریوا چوری زۆریشی نیە لە منتیقەکە لێ بێزار بوو بێ بەڵام ضرورەتی دەموچاوی ئەوەنە داکەوتووە یا بۆ نمونە بۆی حادیسەیەکەوە ئەوەنە تووشی چاڵی بووە تۆ چورەکەی خۆی بۆ نمونە کەمترین زیانی هەیە ئەمە بۆنە بەشێکە لە خۆی ئەو هەرمان ئەو چورێکە لە وەرگایەتی یا بۆنە لەڕانایەتی دەری ئەەکەین و بۆنە تووشی جۆرێک پاڵاوتنی بۆ ئەەکەی بۆی بە چورە ساقەکە بمێنێتەوە باڵێ سوود بەخشەکە بمێنێتەوە ئیخیتەوە ژێر پێستی بەڵام ئەو چورێش مەرجنیە لە ساسە بمێنێتەوە زۆر جار یعنی لە زۆربەی کاتەکان لە ساسی بۆ چل ئەمێنێتەوە لەوانەیە پێویستی بە چەند جەرسەیەک بێ بۆەوەی کە ئەو ئێوێ ئەو نەتیجێکە ئەو ئێوێ بگاتە ئەو نەتیجێ زۆر باش کاکتۆر مۆزوعی پلازما بەڵێ بەکارهێنانی پلازما بۆ قشت بەکارهێنانی پلازما بۆ پێستی دەموچاو بەتەبەتی ئەوەی کە جێگەی پرسیارە هەندێک دەرمان بەکارهێنن لەگەڵیا کە هەرزانە ڕەنگە بەس پارەی کارتۆنەکەی و قوتوەکەی بێت کەواتە ئەم دەرمانی کە بەکارهێنرێت جیاواز لەوەی کە تۆ خوێنی خۆت و دەریێن و پلازماکەی جیاکەنەوە سوود و زیانەکانی پلازما چیە هەم بۆ قژ هەم بۆ دەموچاو بەڵێ خۆی پلازما بۆ نمونە شلەیەکی زەردە لە ناو خوێنە هەیە دوای ئەوەی کە خڕۆکە سوورەکانی لێ جیا ئەکرێتەوە ئەوش لە زەردەی کە ئەمێنێتەوە پێڵەن PRP پلیلێت ریسپرۆتین یا پلازما
ئەمە دوای ئەوەی کە پاڵاوتە ئەکرێەوە گوتمان ئەخیتەوە بەشە جیاوازەکانیە بۆ نەبەوەیەکی قژی زۆرەوەری بڕێگری ئەکا لە قژوەرینەکە و بڵێ وەکو ئەوە چۆن گوڵک ئاوی ئەیت بۆ نمونە پرۆتینێکی زیاتر خۆراکێکی زیاتر پێستەکە بە قوترەکە ملوولەکان بەێسترەکە بە هەمان شێوە بۆ دەم و چاویش بۆ نمونە کەسەکە تووشی پەڵەیەک بووە یا بۆ تووشی ماڵە بۆ لە ڕێگەی حملەوە یا لە ڕێگەی بۆنە ئیشەکەی وایە لە بەرخۆرە زۆر ماوەتەوە تووشی پەڵە بۆ بەشێک لە پێستەکەی دەموچاوی ئێمە بامان شێوە پلازما لەگەڵ کۆمەڵێک ڤیتامینە تێکەڵ ئەەکەین و بۆ نمونە ئەخینەوە ژێر پێستەکەی یا پێستی سەری بۆ مووەکان بێزکاتەوە یا دەموچاوی بۆی پێستەکەی ڕوونکاتەوە زیانەکانی پلازما لەبەر ئەوەی کە خۆی بۆ نەخوێنی خۆیەتی وەکو چاورێکە وایە کەمترین زیانی هەیە بڵێ زیانێکی لاوەکی ئەو تۆنیە جگەلەوەی کە وەنە ئازارێکی هەیە کە تۆیکی پلازما بڵێ بە ئازارە تۆ بێ بڵێ بەنجی بۆ بکەی لەگەڵیشە لاوانەی ئەگەر ئەو ماوەدانی کە پلازماکی پێجیا ئەگەیتەوە یا ئەو دەرزیونی دڵانی کە بۆ پلازماکە بەکاری نێنی ئەگەر زۆر پاک نەبێ تووشی هەوکردن نەبێ کەسەکە لە ڕێگەی ئەوانەوە بڵێ تووشی گواستنەوەی نەخۆشی ئەبێ لە کەسێکە بڵێ ئەبێ دیسپۆزەبڵ بە 1000 بەکاربێ بەس بۆ یەک کەس بەکاربێ بۆ کەسەکە خۆی ئەو ماوەدانەیەکەوەی کە باسمانکە بودای ئەوە بێ فڕێ بدرێ بۆ کەسێکی تازە ماوادێکی تازە یا بۆ نمونە تیوبێکی تازە یا سرنجێک و نیدڵی تازە بێ بەکاربێنرێ ئەو ماوەدە لاوەکانی کە ئەخرێتە گەڵ پلازماکانەوە یا پێڵێن ڤیتامینەکان یا پێڵێن میزۆ زیاتر بۆ بەهێزکردن یا بۆ نمونە بۆ تەقویەکردنی ئەو پلازمایە کە ئێمە بەکارهێنین وەنە کۆمەڵێک ئێستا بایۆتین هەیە کە بۆ نەقش بەهێزەکە لەگەڵ پلازماکات و ئەتوانی بۆن ئەو ماوەدە بایۆتینە تێکەڵکی لەگەڵ بۆ قش بەکاری بێنی بۆنە ڤیتامین سی یا کۆلاژینەیە بۆ پێستی دەموسا زۆر باشە توانی ئەمانە بەکاربێنی بەڵام کەوتۆتە سەر وجدانی ئەوەی کە ئایا پلازماکە بووە کە ئایا ئەمە کواڵیتی بەرز و ماوەدی باش بەکارێنێ یا وەکەوەی خۆت باست کرد بەستەنها بۆ نمونە کارتۆنەکەیەتی و هیچ ماوەدێکیتیانی و بڵێ لەسەر کەسەکە وا بڵێ پێی ئەڵێ ئەمە ئەگەر خودی خوێنەکەی خۆت بەس پلازماکەی خۆت وەربگیرە و بەکاری بێنێ سەتا چەند کاریگەری هەیە چکە زۆر کەیسە بینین ئەڵێ هیچ سوودێکم لێ نبینی و کار چییە کە سوودی لێ نبینێ پلازمای خۆیەتی بۆ قژی خۆیەتی وە بەڕاستی لە هەندێک دکتۆری پسپۆڕش کە پرسیار دەکەی دەڵێ مەرجنیە سوودی لێ ببینێ دەڵێ زۆر جار کەیسەکان ینی هێندێک کە دەرزیەکە ڕەنگە نەفەس بداتە پێستی قازانجی هەبێ هێندە پلازماکە سوودی لێ نبینێت خۆی ئەزانی چۆنە ئەمە شتێکمان هەیە پێ ئەڵێن پلیت لێت خۆی پلازما لە پلیت لێت ڕیچ پلازماوە هاتو ینی شتێکە کە پلیلێتی تیا بەڵام ئەو تیوبەی کە پلازماکەی پێجیاکەیتەوە خوێنەکە کە باسمان کرد بۆنە دوای ئەوەی کە پاڵاوتەی ئەکرێ تیوبی وامان هەیە بۆ نمونە ملوێنێک زیاتر پلیلێتداتێ لە یەکسیسیە تیوبی وامان هەیە 500 وایەتە پێوانەیە 300 پلیلێت هاتێ لە یەکسیسیە لەبەر ئەوە بۆ نمونە کواڵیتی ئەوەش کە پێی جیاکەیتەوە ئەمە دەورە بینێ اینجا لەگەڵ ئەوەش لە مرۆڤ بۆ نمونە هەموو شتەکە بۆنە ڤاریشنەیە ڤاریشن یعنی بۆنە لە کەسێکەوە بۆ کەسێک ئەگۆڕێ بڵێ وەکو پەنجەمۆر وایە پێستی کەسی لە کەس ناچێت ئیسیجاب یا جوابدانەوەی بۆنە نەخۆشێک یا کەسێک بۆ کەسێکی تر بۆ پلازما یا بۆ ماوەدەکان جیاوازیە یا هەنێک کەسێ بۆ نمونە کێشەی وەرینی قژەکەی هۆرمۆنە ئەسڵەن ئەمە تۆ تا بەیانی پلازماشی بۆ بکەی سوودێکی ئەوتوی لێ نابینێ یا بۆ نمونە کێشەی وەرینی قژەکەی ئەسڵەن بۆ نمونە بۆی تایەکی بەرزەوە پێشتر بۆنە تووشی کۆڕۆنا بۆ ئێستا قژی ئەوەرە یا بۆنە تووشی عملیاتێک بۆ ئێستا تووشی قژوەرین بۆ یا بۆ نمونە سترێسێکی زۆریە بە پۆلی 6 بۆ ئێستا تووشی قژوەرین بوو ئەمە تۆ پلازماشی بۆ بکەی لەم حاڵەتانە زۆر ئیسفادە لە پلازماکە ناکە یعنی تۆ ئەبێ یەکەم جار هۆکاری قژوەرینەکە بزانی ئەمە لە سایەسەبەوەی کەمی پرۆتین و ڤیتامین و کەم خوێنی هەبەتمانێ لەوەی کە بزانی هۆکارەکەی چییە کەمی ڤیتامینە کەمی پلازمایە چییە بەڵێ تۆ پێشەوە بۆ نمونە ئەتوانی نەخۆشەکە CBC بۆ نمونە کۆمەڵێک فەحس و ڤیتامینەکانی بۆ ئەوکە ڤیتامین دیە چۆنەکەمە اینجا هیستری نەخۆشەکە کە بۆ نمونە مێژۆکەی پرسیاری لەکەی ئایا تۆ قژوەرینە و لە ناکاو بۆ یا بەرەبەرە وایە بۆنە لە ئایلەکەتانە چۆنە بۆ نمونە یواهەیە ویراسیە ئایلەکان بۆنە زۆربیان تووشی قەژوەرین بۆ پلازماکەی هەمووشی بۆ بکەی هەرەوەرێ ئەگەر ویراسی بێ ئەگەر ویراسی بێ ئەو ئیسفادەی لێ ناکە زۆر ئیسفادەی لێ ناکە بڵێ وەگەوەی کە کەسێک کەمی ڤیتامین و بۆنە پرۆتینەکان بێ دکتۆر لەو دەرفەتەی هەمانە ئێستا وەرزی گەرمایە و هاوینە ڕێنمایت بۆ هاوڵاتیان چۆن بەرگری لە پێستیان بکەن بەتابەت لە وەرزی گەرما لە خۆ پاراستن لە خۆر لە ئاوی گەرم ئاوی سارد بە شێوەیەکی گشتی لە وەرزی گەرما بەڵێ خۆی لە وەرزی گەرما زۆربەی نەخۆشەکانی پێست بڵێ ئەوەی کە ئافرەتان زیاتر بۆنە گرنگی پێیان بڵێ پەڵە و شوێنی زیبکە و
بۆ نمونە ڕەشی دەموچاو و پێست و ئەمانە لە وەرزی گەرما و هاوینە زیاتر دەست پێکاوە کۆمەڵێک زیاتر هەنێ نەخۆشی پێستی شێکە لە وەرزی ئەم گەرما و هاوینە دیسان دەست پێکاتەوە ئەوەیە کە بۆ کەمترین بەرکەوتنیان نەبێت لە تشی خۆرچکە ئەم ساڵ لەوانەیە پێشبینیەکانوان کە زۆر گەرم بێ خۆرەکەمان زۆر بەهێزتر بێ اینجا بۆ نمونە زۆر زەڕوون نەبێ نەچنخوایان نێنە بەر تشکی خۆر لەگەڵ ئەوەشە ئەگەر چوون و زەڕور بوو ئیشەکەی وایە کەسەکە مەجبورە هەرەوە بکە دژە خۆر بەکاربێنێ یا بۆ نەکڵاوی تایبەت بەکاربێنێ یا بۆ نمونە ئەوەی کە نهێڵە پێست تووشی وشک بوونەوە بەردەوام مڕەتە بوو بۆ نەشێدارکەرەوەی پێست بەکاربێنێ ئەمە ئجاگە تووشی بۆ نمونە هەر کێشەیەکی پێستیش بوون ئیمالی نەکەن بڵێ یەکسەر سەدانی پزیشکی پسپۆرکەن بۆی خێرا چارەسەریان بۆ بکات چکە هەنێک نەخۆشی پێستەیە کە لە هاوینە بۆنە زۆر زیعەکە لە زستانیشان ناتوانانی چارەسەری بۆکێکە زۆر لاشکای فێر دوایین پرسیار با لەسەر برۆ بێت بەڵێ بە تایبەتی لە ئافرەتانە زۆر دەستکاری دەکرێتەوە هەیە بە کاملی لای دەبا و تاتۆی دەکات بەڵێ زیانەکانی ئەمە چی ئایا خی گەورە بە ناقم برۆی بوو لەم بە جوانی لێرە بۆ دروست کردوونی بین لای بین چکە پێم وایە لابردننی برۆ لە ئیسلامیشا ڕێگەی پێ نەدراوە چەندە جوانکاری هەیە بەڵام ئەمە جیاوازە ئایا لابردننی هیچ زیانێک بەر پێڵی چاو بە تایبەتی ئەدات بەڵێ خۆی مو بە گشتی بۆ نەگەربین پێناسەی مو بکەین بۆ نمونە زۆربەی ئەو ئارەقژێنانەوە کە ئێمە باسمان کرد پلەی گەرمی ڕێگەخا لە ڕێگەی کونی لی مۆکانەوە لە تەنیژ مۆکانەوە ینی ئەو زۆربەی بۆ نمونە ئەو ماوەدە زیان بەخشانەی کە لە ڕێگەی پێستەوە دەرئەدرێت لە ڕێگەی مۆکانەوەیە هەر کاتێککە مۆکان بە پێستەوە نەما پێست اینجا تووشی کێشابێ ئەو دژە خۆر و کە بەرخۆری کە من باسیەکەم ئەڵێم بۆ نمونە کەمتر بڕۆنە بەرخۆریە دژە خۆر بەکاربێن خی گەورار خۆی مویەکی بۆ درست کردی کەمە وەکو دژە خۆر کارەکە وەکو سێبەرێک لەسەر پێستەکەکە کە نایڵە پێستەکە تووشی بۆ نمونە هەستیارەتی پەڵا سووتانەوە بێ بەهۆی ئەو تیشکە خۆری کە بەرمانەکەی ڕۆژانە لە جگەلەوەی کە خۆی سروشتی خۆی کە کەسەکە خی گەورە مووی بۆ دروست کردو ئەمە جۆرە جوانکارێکی سروشتی بەخشیوە بە کەسەکە کە ئەمە هەم بۆ نمونە لە خودی کەسەکە جوانترەکە هەر لە هەم میشا بۆ نەسێک زیازنە زیاکاتەوە کە مووی کە ئافرەت بە شێوەیە کە مووی پیا بە شێوەیەکی ترە ئافرەت بۆ منە ناکرێت لە ڕوومەت و دەموچاویە مووە بێ ئەمە شتێکی نائاسایەکە بەڵام لە پیا ئەبێ هەبێ ئەمەش بڵێ ئەمەی بۆ نمونە خی گەور ئەمەی دروست کردووە ئەمە هەروە ئاسا بڵێ کۆمەڵێک سوودی هەیە کە ناتوانێت و کۆمەڵێک سوودی تریشی تا ئێستا هیموو نەدانراوە ینی بۆ ئەوە سوودی هەیە و کۆمەڵێک سوودی هەیە کە ئێستا لە ژێر ریسێرچ و لە کۆڵینەوە کە نازانن بۆ نمونە تا ئێستا سوودە کۆتە لابردننی برۆزیانی هەیە زیانی زۆری هەیە هەم بۆ نمونە تووشی ئەو شوێنە تووش هەستیارەتی ئیلتیهاباتەکە هەم تووشی پەڵەکە هەن بۆ نمونە ڕاستە خۆ بۆن ئەو تیشکە خۆرەبەری بەر ئەو پێستەکەوەکە مۆکەی لابرد بێ بە تایبەتی لە ئافرەتا بۆ نەپێستی وەکو پیاو نییە لەوانەیە ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی پێ زیاکە لەبەر ئەوە بجا ئەمە وەکو چەترێک وایە بۆ چاو زیان بە چاو ئەگەیێنێ تەنان لەسەر ڕێژەی بینین و بۆ نمونە ئاستی بینین و بۆنە فرمێسکە ڕژێنەکانیش کاریگەریە لەبەر ئەوە ئەمە شتێکی نائاسایی خی گەورەکە ئەمەی حرام کردو بە دڵنیاییەوە ئەم شتانەی هەیە کە بۆیە واڵە زۆر سپاس تۆژیان سپاس دەکەین کاتمانیش بەدەستەوە نەماوە سپاس بۆی کەمانی پێیان ڕۆژ بوویت زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ ئەحمەد پزیشکی پسپۆری پێست و جوانکاری سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت بەڵێ بینەرانی عزیز بەم شێوەیە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر و بەرنمەیەکی تر خواتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ